جارێکی تر زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵم کە لە ئەو تەنگ و چەڵەمانەی کرد بە تەنگ و چەڵەمەکان خۆشحاڵ نیم بەڵام خۆشحاڵم کە لە گەرمەی تەنگ و چەڵەمەکاندا نخبەی ئاکادیمی ڕۆشنبیری ماوەی 3 ساڵە تەنگ و چەڵەمەکان بەجێ ناهێڵین و بە مناسبەتە ژەمڕۆ گوتم بەر لە تەقدیمکردنی محاضرەکەی جەناب دکتۆر لەتیف واحید هەر بەبیرتان بێنمەوە کە کاری 2 ساڵ بەر لە ئێستا لە وێبسایتی ئەنیستۆکەدا هەیە وەک دیارە rdk.com بە ڤیدیۆ و بە تێکستیش هەیە بە عەرەبیش هەیە بەداخەوە بە ئینگلیزی لەبەر ئەم وەزعە اقتصادی کە هاتە پێش ئەم ساڵ مواکەبەیەکی باشمان پێ نەکرا ئەوەم بۆ بەبیرهێنانەوە بوو و لە هەمان کاتیشدا ئەو بیرۆرانەی کە لە ماوەی 2 ساڵدا وتران زۆر بە منطقی پێشبینی ڕووداوەکانی ئەمڕۆی تێدا هەیە بۆیە دەکرێت لە کاری هەموماندا وەکو یەکێک لە سەرچاوەکان استفادەی لێ بکەن. من بە کورتی جەنابی دکتۆر لەتیف واحد کە پسپۆرە لە بواری ئابووری و جاری دووەمە بە خۆ ئامادەکراوی دێ بۆ قسەکردن لەسەر باری ئابووری کوردستان جاری یەکەم کە تەنگ و چەڵەمەکە دروست بووە لەسەر وێبسایتەکە بە ڤیدیۆ بە دەقیش هەیە ئەم جارەشیان لە بەردەوامی ئەو تەنگ و چەڵەمەی ئابووری کە لە کوردستاندا هەیە تەنگ و چەڵەمەی سیاسی بەسەردا هات و تەنگ و چەڵەمەی سیاسی تونتور بۆ شەڕی بەسەردا هات بەردەوامی ئەو قەیرانە ئابووریەی کە لە تەنگ و چەڵەمەیەکی سیاسی لە بینی ئێرە عێراق دەستی پێکرد بوو بە تەنگ و چەڵەمەیەکی اقتصادی و ئابووریەمەی دارمان دوای شەڕی بەسەردا هات و ئێستا بەردەوامە کاریگەری ئەو بەردەوامی ئەم تەنگ و چەڵەمەیە لە ڕووی اقتصادیەوە وەکو ژیان هەستی پێەکەین بەزێمە ئەو ڕووچاوەڕێەکەین کە جەنابی دکتۆر لەتیف لە دەوروبەری مەوزوع باش هەڵبسوڕێەوە ڕێنمونیمان بکات بەوەی کە باش تێ بگەین و بەتوانین باش پێشنیاری باشمان لە دروست بێ. ئەوی کە بەندی دووەم کە چاوەڕە دەکەین ئەوەیە کە دکتۆر پێمان بڵێ حکوومەتی کوردستان دەبوایە چ ڕێگایەک بگرێتە بەر کە کەمێک لە قورسایی ئەو تەنگ و چەڵەمانە کەم کاتەوە چی کردووە کە زۆر خراپە نابێلەی بەردەوام بێ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا تێیدایە تەسەوڕەکە ڕوانگایەکە تەنفیزەکرێ یان نەزانینە چونکە لە ژیانی سیاسی و لە بەڕێوەبردننی دەوڵەتی ئێمەدا لە ماوەی 20 ساڵ زۆر جار نەزانینە کە دەبێتە نەچ پێوەیکەوە کەس بیری لێکرد بێتەوە. ئەگەر ئینسان بپرسێ ئەسڵەن باری گوزەرانی خەڵک و وەزی ئابووری کوردستان ئەگەر هە بەردەوام بێ بەرەو کوێ چێت دکتۆر پێشبینی چی دەکات لە کوردستان ڕوو بدە ئەگەر لێی پرسین ئەوەی ئێستا ناوی چییە ناوێکمان لەوە بین ئەم وەزع اقتصادیەکە ئێستا ئێمە تێداین هەڵوەشانەوەی یەکجارەکی سیستەمی ئابووری ئێمەیە سیستەمێک ماوە یان نەماوە یان بەردەوامی تەنگژە یان قەیرانی سیاسی و اقتصادیە بەیەکەوە ئەمانە وەکو پرسیار بوون لای ئەنیستۆوە ئیتر ئێستا دەرفەت بۆ جەنابی دکتۆریەوەنەوە پاش دەقەیەکی تر تا کۆمپیوتەرەکەی دەبینەوە بەردەم گوێی بۆگرن و پاشەوەش دەکەوینە گفتوگۆ جارێکیکە زۆر بەخێر بێت. پێشێکی زۆر سپاس بۆ کاکسەرە و برادرانی ئینستیتوت بۆ ئەم دەرفەتەیان بۆ من ڕەخسان بۆەوەی کە ماوەی سەعاتێک جەماعەت ئیزاز بکەم بە هەنێ شتی ئەکادمی کە زۆر مەسائلی زۆر هەنووکەین و پەیوەندی ڕاستەخۆشیان بە ژیانی هەموو کەسێکەوە هەیە لەم دەڤەرەیە. ئابووری جەنگ لە ڕاستەکەی خۆی لە خۆیان پێناسەکەی تایبەتە ئێمە بە خۆناغێکی زۆر هەستیارە تێپەڕەبین کە شتەکە بەخێر بێت.
ئەم هێرش و شەڕە لە ڕاستەکەیە لە کاتێکە ڕوویدا کە حکوومەتی کوردستان لەواچێت کەمترین بە تایبەتی ئامادەکاری لە ڕووی عسکەری و لە ڕووەکانی ئابووری و داراییەوە هەیە. لە کاتێکشە ئەم هێرشە دەستی پێ کرد کە وەکو هەموو کەسێزانێ بڕانی بووجە ماوەی 7 مانگ قەیرانێکی دارایی و ئابووریمان لە زۆکە دەستی پێ کردووە بەرەیە کراوەتەوە کە لە 1000 کیلۆمەتر زیاترە هێزێک هاتوۆتە پێشەوە کە مێزە بەناو هێزێکی تەرۆریستە بەڵام بۆیان ڕێکە دەسیانگرت بەسەر چەک و تەقەمەنێکی یەکجار زۆری مۆدێرنە سەرچاوی ئابووریان هەیە وا دەرەکەوێت کە ئەوان لە ئێمە لە هەنێ ڕۆ زۆر بەهێزتر بوون هەر بۆیە زۆر بەداخەوە کەوان نزیک بووە ئەگەر ڕاست پێ خەریک بوو کە نزیکی هەولێرش بوو. لەم بارودۆخەیە هەنێ مەسائلی سیاسی هەیە بەڕێی من لە ڕووی سیاسیشەوە تا ڕادەیەکەنە ناخۆشی دروست کرد کە تا ڕادەیەکی زۆر کە خەڵک بێنرێتە سەرجادە لە کاتێکە کە تۆ شەڕت هەیە کە تۆ پارەت نییە پەرلەمان بە شێوەیەکی زۆر ڕاستەوە خۆ بێت باسی مۆزوعێ بکا کە دەتوانێت حکوومەتی کوردستانان نییە بێن پارەی بنزین کەمکەنەوە خەڵک بێتە سەرجادە و ئێستاکەشە و شتانەی کە ئێستاکە بینین بەڕای من ئەمە لە ڕووی سیاسیەوە سەرباری مەسەلە دارایی و ئابووریەکان و عەسکەرەکان کێشەیەکی بۆ ئێمە دروست کردووە کە پێویستی بە قسە لێکردنەیە. من پێشوەخت باسی هەنێکی یعنی شتێک ئەڵێم کە هەنێک لە کێشەکان بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەزانین لە ڕووی ئابووریەوە بەڵام بەشێکی تریشی من واز دەکەم متعەمدە و مەبەستی سیاسی لە پشتەوەیە ئەگیناتوە کە شەڕێکی ئاوا توش بوو بێ بەم بەرفراوانیە لە بارودۆخێکی ئاوایە چۆن نتوانێت ئێشتانە بکەیت کە پەرلەمان دێت لە شتێکە داوای شتەیەکا کە لە توانای حکوومەتە بە هیچ شێوەیەک نییە. وی من ئەمەیە هەنێک باسێکی کورتی مەسەلەی ئەوەی کە پێ ئەڵەن بودجەی بەرگری بودجەی جەنگ لە دوایە دێمە سەر ئابووری جەنگ ئەمانە بە شێوەیەکی گشتی کۆمەڵەشتی تایە ڕەنگەیە مەسەلەی زانیاری بێ لەوەی کە شتێکی لەبارەی کوردستانەوە دوایە دێمە سەر مەسەلەی کوردستان بە شێوەیەکی کورتیش باسیەوە کەم و دوایەوەش مەجال ئەبێت بۆی کە مناقشەی بکەن هەر کەسێک ڕێی خۆی لەسەر جەنگ و خۆ بۆ ئامادەکردنی لە ڕاستەکە جەنگ سروشتێکی تایبەتی هەیە. ئایا ئەم جەنگە سەپێنراو بێ یا ئارەزومەندانە وڵاتێک بێ بڕا شەڕێک بکە لەگەڵ وڵاتێکی ترە ئەمانە هەمووی پێچی بەخۆ ئامادەکردن و پلاندانان هەیە. ئێمە وای بۆ ئەچێ کە پلانمان نەبوو و ئامادەی کاریشمان نەبوو بۆ ئەوەی ئەگەر تووشی شەڕێکی ئاوا ناخۆش بن. لە ڕووی ئابووریەوە لە ڕاستیەکە ئابووریەک نییە حەزەکەمەوە بڵێم ئابووریەک نییە پێی بوترێ ئابووری جەنگ ئابووری شەڕ نییە یعنی چونکە جەنگ لە خۆی لە خۆیە شتێکە کە پێویستی بۆیە ئابووری لە خزمەتی جەنگابێ بەڵام هیچ وڵاتێک ناتوانێت بەردەوام وڵاتێک هەر لە جەنگابێت و هەموو ئابووریەکەی بۆ جەنگ ئامادەکرابێ تەرخان کرابێ. جەنگ شتێکە کە ڕوودات ئایا چەند ساڵێک بێ یا 10 ساڵ بێ 5 ساڵ بێ و ئەکات کە ئابووری وڵات بە شێوەیەکی گشتی وا لێ بکات تەرخانی بکە بۆ بردنەوەی جەنگ. واتە جەنگ کردارێکی سیاسی و ئەسکەریە لە سایەیە ئەگەر زیاتر درێژە بخایانێ کەتەکانی ئابووری دیکە لە خزمەتی بردنەوەی جەنگە یا بۆ ئەوەی جەنگکە بەردەوام بێ بەکارهێنرێ. بۆیە ئابووری جەنگ لە ڕاستەکە درێژە پێدانی ئابووری ئاشتیە لە یەک جا ناکرێنەوە. تۆ جەنگێک تووشە بێ لەسەر ئابووری ئاشتێکەوە دەست پێەکەی بەڵام ئەمە ئەوە ناگەێنەکە وڵاتان خۆیان بۆ ئامادە ناکەن. لە کاتی ئاشتیا هەموو وڵاتێک گەورە بچووک بە پێی توانە لە کاتی ئاشتیا تێچەنێکی داهاتی نەتەوەییان تەرخانەکەن بۆ هێزێکی بەرگریە ئەم هێزە بەرگریە ڕەنگەیە بۆ بەرگری بێ ڕەنگەیە بۆ جەنگ بێ بەڵام لە کاتی ئاشتی هەموو وڵاتێک ئەمە بکە ئەمە یعنی سیاسەتێکی ئەوەیە کەم وڵاتەیە لە دنیاە کە
وەکۆڵەن سوپایەکی هەمیشەی نەبێ یا ئەوەتانێ بودجەی یا خەرجی بەرگری نەبێ کەم وڵاتەیە چەند وڵاتێکی زۆر بچووکن بەهەیە جزیرە بن بۆ نمونە کۆستەریکا یەکێک لەوانەیە کە وڵاتی زۆر بچووکن خۆی لە خۆیان لە کاتی ئاشتیە ینی ئەم سیاسەتە بۆتە هۆیەوەی کە پیشەسازیێکی زۆر گەورەی جەنگ لە هەموو دنیا سەری هەڵداوە و پیشەسازیەکەش لە وڵاتە زلهێزەکانە کەرتێکی زۆر زۆر بەهێزە نەک تەنها لە ڕووی ئابوووریەوە ئەم پیشەسازیە لە ڕووی سیاسیشەوە لە ڕاستەکە نەخشی هەیە لە سیاسەتی دەرەوەی زۆر وڵات ئەگەر زۆری وتکەینەوە بۆ نمونە لە ئەمریکا یا زۆر وڵاتی تر پیشەسازی و کەرتی پیشەسازی جەنگ یا دیفاعی ناوبنین کەینێکی تەسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەڵام تێچووی بەرگری جیاوازە لە ئابووری جەنگ دوشتی لە یەک جیاوازن وڵاتێک خۆی بۆ ئامادەکە بەڵام کاتێک کە جەنگێک دێتە پێشەوە ئەو کاتە پێویستەکە هەموو ئابووری ئەو وڵاتە بەکاربهێنرێ بۆ ئەوەی جەنگەکە ببرێ یانە وڵاتە بیباتەوە بەڕێوەبردننی ئابووری بە شێوازێک کە هێز و تواناکانی ئابووری بەکاربهێنرێ هی وڵات بەکاربهێنرێ کە لە خزمەتی جەنگابێ ئەتوانرێ پێ بوتێ ئابووری جەنگ واتە ئابووری جەنگ ئەو ئابووریەیە کە کەرتەکان و هێز و تواناکانی ئایا لە ڕووی مرۆییەوە لە ڕووی سەرچاوی داراییەوە لە ڕووی تواناکانی ترەوە بەکارهێنرێ بۆ خزمەتی جەنگ ینی شتێک نییە تۆ بە تایبەتی بڵێ ئەمە ئابووری جەنگە لە کاتی ئاشتیا هەیە تێچۆکانی هێزی بەرگری لە کاتی ئاشتیا زۆر گەورن لە ڕاستەکە ئێمە احتیمالی هەیە زۆربەمان بیری لێ بکەینەوە کە ئەمە لایەنێکە لە کوردستانە ئێمە پشتگوێمان خستووە یاوەتانێ بەهۆی دووبەرەکی و کەتبوونی سیاسیەوە ئێمە لەمەڕ ئەم بابەتەیە سیاسەتێکی زۆر باشمان نەبوو بێ بۆیە کە هات کتوپڕی تووشی شەڕێکی ئاوا بووینەوە ئامادەیمان تیا نەبوو یا ناوچەیەکی زۆرمان بە ئاسانی چۆڵ کرد دیارە ئێمە ئامادەیمان لە کاتی ئاشتیا بۆ شتێکی ئاوا نەبوو تێچۆکانی ڕاستیەکە ئابووریاسان بە شێوەیەکی گشتی لەسەر یەک مەسەلەیە کۆکن کە تۆ لە کاتی ئاشتیشا پێویستت بە هێزێکەیە پێویست بە هێزەکەەوە مێزە تەنانەت وەکو ئەڵێن باوکەکانی ئابووری ناس لەسەر ئەمە کۆکن کە حکوومەت پێویستەکە ئەم خەرجە دابین بکە یعنی پێویستەکە تۆ پۆلیست هەبێ و جێشت هەبێ سوپات هەبێ و پێویستەکە ئەمە حکوومەت بیکە ئەمە مەسلەیەکەیە کە نادرێت بە دەست بازاڕی ئازاد تۆ ناتوانانی پۆلیس بڵێ بازاڕی ئازاد دابینی بکە یا مەسلەی بەرگری لە وڵاتێک بازاڕی ئازاد و بە کۆمپانیا و بەوانە بگە ئەمە ئەرکێکی نیشتمانیە ئەرکەکەش پێویستەکات دەوڵەت دابینی بکە تێچۆکانی بەپێی بارودۆخی سیاسی وڵات و مەترسی و هەڕەشەکانی دەرەکیەکانە گۆڕێ ئەگەر وڵاتێک زۆر مەترسی لەسەر نەبێ پێویستی بە سوپایەکی زۆر بەهێز نییە یاوەتانێ پێویست ناکە بۆ نمونە کەرتێکی پیشەسازی جەنگی زۆر بەهێزیە بێتوانێت چەک لە جێگەیەکی تر بکڕێت پێویست ناکە خۆی باەخێکی زۆر بن ئەمە بەپێی وڵاتە گۆڕێ بەڵام ئەوەی کە ئاشکرایە وڵاتە زلهێزەکان کەرتێکی ئابووری زۆر بەهێزیان هەیە کە لە پشتەوەی سوپایە و کە بۆتە کەرتێکی ئابووریش کە ئەتوانن قازانجی لێ بکەن بیفرۆشن لە کاتی تەنگانەشە خۆشیان بەکاری بێن مەترسیەکان لە ڕاستیەکەیان مەرج نییە هەر مەترسی دەرەکی بێ مەرج نییە تەنها ینی ململانێ بێ لەسەر خاک و لە وڵاتانی دراوسەیە بێ زۆر جار هەیە بۆ نمونە مەترسی هەیە بەڵام مەترسیەکە زۆر دوورتریشە لە وڵاتەوە ئێستاکە بیانوەیەکی زۆر بەهێز هەیە بەدەست وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکاوە کە داعش لێرەوە خەتەرە بۆ ئەوان خەتەری تێرۆریزم بە تایبەتی لەم دە 20 ساڵەی پێشووە شتێکی تازەیە کاتوتەکایەوە شتێکی زۆر ئینگلیز پێڵە ئەنکۆنڤێنشنەڵە یعنی زۆر تەقلیدی نییە وەکو جاران تۆ شەڕێک بێ و جەبهەیت و ئەڕۆی شەڕەکەیت و سوپایەک هەیە خۆی ئەتوانی بۆی ئامادە بکەیت زۆربەی ئەو وڵاتانەی کە خەرجی بەرگریان زۆر بەرزە لە ڕاستەکە ئێستاکە دژمنایەتیان لەگەڵ وڵاتانی دراوسێ خوانە نییە نیانە نمونەشە هێرمەدە
لە خشتەیەەکە کە لە ڕاستەکە وڵاتانی وەکو ئەمریکا و یەمەن و ئیمارات و سعودی و سنگاپور و زۆر وڵاتی تر لە ڕاستەکە وڵاتانە شەڕێکی ڕاستەوخوان یان ناڕاستەوخان لەگەڵ وڵاتەکانی دەرەوان نییە بەڵام خەرجێکی زۆر گەورە یا بڕێکی زۆر داهاتی نەتەوەیان بەکارهێنن بۆ ئەوەی کە پێ ئەڵێن خەرجی بەرگری. طبعاً خەرجی بەرگری بە مەسەلەی ڕێژە ئەپێورێ بە تایبەتی ڕێژەی سەدی لە تێچووی داهاتی نەتەوەی وڵات ئەوەی کە پێڵن گرۆس دۆمەستیک پرۆدەکت. ئەگەر سەیری ئەم بەکوتی ئەڵێم زۆربەی ئەم وڵاتانەی کە هەن کە خەرجەکەیان لە هەموو وڵاتێکی تر بە ڕێژەی بە نسبی بەسترە لە وڵاتانی تر وڵاتانێکن کە لە شەڕان عمان و سعودیە و باشووری سوودان هەیەی بۆ منە ئیسرائیل هەیەی ئازربایجان ڕاستەوخۆنیەتی رووسیا ڕاستەوخۆنیەتی یەمەنێتی ئەمریکانیەتی ئەمانە بە شێوەیەکی ڕێژەیە خەرجێکی یەکجار زۆرەکەن ئەمانە بەرزترین خەرجێکن لە دنیا کە ئەکرێت لە ڕووی هەبوونی هێزێکی بەرگریەوە. ڕەگەیە تێچەنەکەی زۆر نەبێ بۆ وڵاتێکی وەکو بۆ منە یەمەن یا وڵاتێکی وەکو ئازربایجان بەڵام لە ڕووی ڕێژەییەوە ئینسان ئەتوانێت بڵێ ئایا زۆر بەرزە یا کەم بەرزە. حەزەکەم شتێک بڵێم کە ڕێژەیەکی دیاریکراو نییە ئابووری ناسان لەسەری کۆک بن بڵێن 5% داهاتی نەتەوەیی باشە یعنی شتێکی خراپ نییە یا 4 باشە یا 10 باشە. ڕێژەیەک نییە لەسەری ئابووری ناسان لەسەری ڕێکەوت بێتن بەڵام پێوەرێکەیە ئەم پێوەرەش لە ڕاستیەکە خەرجەکانی تری وڵاتە لەبارەی شتەکانی ترەوە بۆ نمونە یەکێک لەو شتانە خەڵکە زۆری لێکەداتەوەڵەن نابێ خەرجی بەرگری بەرزتر بێ لە خەرجی بۆ نمونە پەروەردە یا خەرجی تەندروستی. ئەم بە پێوەرێکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر من ئەو ئامارەم کە نەهێناوەتەوە وڵاتانی ئەوەی کە پێڵێن ناوچە ڕۆژهەڵاتی ناڕاست تقریبەن دەوروبەری 5%دایە 4% بۆ 5% داهاتی نەتەوەی هەموو کاتێک بەکارهێنراوە. وڵاتانی جنوبی شەرقی ئاسیاش بە هەمان شێوە 4-5%یان بەکارهێنن بۆ ئەگەر شەڕ ببێ و یان نەبێ لە شەڕا ببن یانە بن ئەوەنە بەکارهێنن. ئامارەکان بە شێوەیەکی گشتی ئەوە پیشاڕەندن کە وڵاتانی دواکەوت و خەرجی بەرگریان زۆر بەسترە لە خەرجەکانی تری وەکو کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە. بە پێچەوانەوە وڵاتە پێشکەوتەکان تەنانەت ئەو زلهێزانەی کە زۆر یعنی توانایان هەیە خەرجی تەندروستیان زۆر بەسترە لە خەرجی هێزی بەرگری و مەسەلەی سوپا. لە کۆی گشتی بۆ نمونە ساڵی پار کۆی گشتی خەرجی هەموو جیهان 1 بلیۆن و 1747 بلیۆن دۆلار بوو. بەڵێ ئەم ژمارەیە هی ژمارەی سپریە کە ئینستیتیوتی ئاسایشی ستۆکهۆڵم هێناوێتە ئەم تێچەنە لە ڕاستێکە وڵاتانی گەشە نەکردو تێچەنێکی زۆری بەکارهێنن بەڵام لە ڕاستێکەیە وڵاتانی تر وەکو ئەمریکا بەشێکی زۆری خەرجی ئەوەی کە پێڵەن دیفاع سوپا یا جەنگ خەرجەکەن. لە کۆی ئەوە نزیکی 50% هەموو خەرجی هەموو جیهان تەنها ئەمریکا و سینەیکە. باقی تر بە هەمویان لەم چارتەیە 15 وڵاتن کە 15 وڵاتەکە 81% هەموو تێچی خەرجی سوپای هەموو جیهان بەکارێنن. لە وڵاتە زۆر بەرزەکانە کە زۆر پێشبینی ناکەین بۆ منە سعودەیەکێک لە وڵاتانەی کە تقریباً 4% هەموو خەرجی هەموو جیهان لە ڕووی بۆ سوپا بەکارێنێ.
لە ڕیزی ئەمانە هەنێ وڵاتی تریش کە ئەم وڵاتانی دەوروبەرن بۆ نمونە ئیمارات و تورکیا کە ڕێژەیەکی زۆر بەزیانەیە باقیەکانی تر لە ڕاستەکە وڵاتی لە ڕووی ئابووریەوە پێشکەوتون وەکو بۆ نمونە ئوسترالیا و کۆریا و تا ڕادەیەک هند و ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و رووسیا ئەمانە لە ڕووی ئابووریەوە پێشکەوتون و توانای ئابووریانەیە توانن بەکاری دێن بەڵام وڵاتانی تر کە جاری وایە خەتەری ئەوتۆشیان لەسەرانە بەڵام بۆ هێڵانەوە و پاراستنی هەیمنەی خۆیان لە ناوچەیەەکە بەکارێن بەڵام بە هەموو عەقڵێک من تێناگەم بۆچی ئیمارات ئەبێ خەرجێکی یەکجار زۆر بکە ئەبێ بتوانێت شەڕ لەگەڵ ئێرانە بکە لەگەڵ ئەمریکایە بکە یا لەگەڵ کیایەکە لە ڕاستێکە بەعزش شەیە لێکدانەوەی منطقی نییە لە ڕووی ئابووریەوە ئابووری جەنگ کردارێکی کاتیە جەنگێک نییە تۆ بڵێ هەتایە خایەتێ بۆیە هیچ ئابووریەک نییە بە تەنها تەرخانکرابێ بۆ جەنگی درێژخایەنەیە هەتا جەنگ درێژە بخایەنێت خەرجەکانی زۆرن لابردنی ئاساوارەکانیشی زۆر گرانترە بێ زۆر وەختی پێچێتەوە ئاساوارەکانی جەنگ دابەری ئەگەر بێت و جەنگکە زۆری درێژخایەنی لێرە شتێک دروستە بێت لە ڕووی ئابووریەوە کە پێڵێن بەنگزی پێڵن structural break یعنی بڕینێک لە هەیکەلی ئابووری و مرۆیی وڵاتە دروستە بێ ئەو بڕینە حتاک و درێژە بخانێ حتا گەورەتر بێ هێنانەوەی ئابووری بۆ سەردەمی ئاسایی خۆی یا پێش دروستبوونی ئەو جەنگە زۆر گرانە بێ لە ڕووی مرۆییەوە ئەگەر 5 ساڵ 10 ساڵ بخانێ خەڵکەکە کارەزایی و کارامەی ئیشەکانیان لەدەسەدەن 5 ساڵ 10 ساڵ بخایەنێ سەرەکەی ژێرخانی ئابووری وڵاتێک بە تەواوی تێکەشکێ جارێکی تر دەیەها ساڵیەوە دروست بێتەوە لەبەرەوە کەوێتە سەر لە ڕاستەکە زیارەکانی جەنگە کەوێتە سەر ئەوەی کە چەندێک درێژەیە خانەیە جەنگکە چەندێک قشندەیە لە مێژووە ئەو جەنگانەی کە زۆر درێژخایەن بوون جاری وایە شارستانەی تێکیان لەناو بردووە زیانی زۆر گەورەیان نەبووە جەنگەکانی بۆ منە بڵاوپێکردنی ئیسلام شارستانێتێکە بوو لەم ناوچایە ڕووخادیان مەنگۆلەکان تا ڕادەیەکی زۆر نزیکی 100 ساڵ 170 ساڵیان خایان شارستانێتێکی زۆریان ڕووخان جەنگەکانی ناپلیۆن لە ئەوروپا تەئسیری زۆر نەگەتیڤی هەبوو هەمووشمان نەزانین هی جەنگی ئێران و عێراق بە هەمان شێوە زۆر تەئسیرێکی خراپی هەبوو لەسەر ژێرخانی ئابووری و لەسەر سترەکچەری بە تایبەتی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی بە شێوەیەک لێکرد کە زۆر گرانە بگەڕێتەوە و ئێستاکەش تاکو ئێستاکە ئەم بار و زروفەی ئێستاکە هەیە تا ڕادەیەکی زۆر دەرەنجامی ئەو شەڕە ناحەزەیە کە ملیۆنەها خەڵکی لەناو بردووە ملیۆنەها خەڵکی بێباو کردووە ملیۆنەها خەڵکی بێمێرد و بێماڵ کردووە تا پێستاکەش ئاساوارەکانی بە ئاسانی نەچاکە کرێ و ڕەنگ هەیە جیلێکش ئەبێ قەت بەجارێکی تر بینا ناکرێتەوە زیانە ئابووریەکان لە ڕووی ئابووریەوە ئەوەیە کە کەرەسەکانی جەنگ بۆی شتێکی تر بەکار نایرن تفەنگ بۆ کوشتن باشە تفەنگ بۆی شتێکی تر بەکار نایرن تۆ خەرجێکی یەکجار زۆری تیاکەی تفەنگ و چەک و تەقەمەنی بەکار دروستەکەیت ئەمێنێتەوە لە جێگەیەکە ئایا بەکاری بێنی یا بەکاری نهێنی لە ڕاستیەکەیە هیچ بەرهەمێکی نییە دێمە سەر ئەو بەرهەمەی کە لە ڕووی سیاسیەوە کە پێڵن بەرهەمی ئاشتی بەڵام بە شێوەیەکی گشتی کەرەسەکانی جەنگ تەنها بۆ یەک شتێک بەکارهێنرێ ئەوش بۆ جەنگ لە ڕووی هێزی مرۆییەوە ئەو کەسانەی کە لە سوپایە لە جێیشا بەشداریەکەن ئەو خەڵکانە بەرهەم ناهێنن ئەوە نیە وەکو یەکێک لە کەتی کشتتوکاڵیە پیشەسازیە کەتی خزمەت گوزاریە بەرهەمێکی هەیە و قازان بە کۆمەلگاگەێنە ئەمان بەرهەوەکو بەرهەم ناهێنن بەرهەمی خەڵکی تریش پێویستەکە بخۆن پێویستەکە بەرهەمی خەڵکی تر بەکاربێنن لە ڕووی خواردنەوە لە ڕووی وزەوە لە ڕووی چەکەوە لە ڕووی ڕێگەوبانەوە لە ڕووی سیارەوە هەر ئینسان بیر لەوە بکاتەوە بۆ منە مسر جێشی مسر و هێزی چەکداری مسری 650,000 تۆ ئەبێ وڵاتێک 650,000 خەڵکی هەموو کاتێک نان بدا خواردن بدا جێگە بدات هەموو شتێکی بۆ بدا هیچ شتێکیش ناکە ئەمە زەرێکی ئابووریە یعنی ئەو کەسە کە لە هێزی سوپایە یا لە هێزی جەنگە لە ڕاستەکە بەرهەمێکی ئەوەی کە پێڵن بەرهەمێکی مەدەنی سڤلی نییە بە کەڵکی کۆمەلگا بێ یعنی ئەمە دوو لایەنە لایەک بەرهەم لە ناوەبەن لە لایەک تریش بەرهەمی خەڵکی تر بەکارهێن و بە فێڕۆێدەن کە ناگاتە ئەنجامێکی تر
لە ڕووی سیاسەکەەوە ڕاستەکە ئەڵەن بەرهەمی سوپا ئەوەیە کە ئاشتی بپارێزیە ئاشتی بەرهەمی سوپایە تۆ ئەتەوێت شەڕ بکەیت لە جێگر لەگەڵ یەکێکا لەبەرەوەی ئایا مەبەستەکە ئەوەیە کە وڵات بپارێزی ئاشتی نەتەوەیەک بپارێزی بە هەرچی شێوەیەک بێ یعنی تۆ مەبەستێکی تایبەتی تریتایە ئێستا ئەمریکا بۆچی دێ شەڕ لە وڵاتی ئێماکە بۆ نمونە کە هەزارها میل لە ئێمە دوورە مەبەستیانەوەیە بۆ تەبریشانەوەی هەموو کاتێک سەرۆکان سەرۆک وەزیرەکانی ئەو وڵاتانە کە دێن تەبریرە هێنە بۆ شەڕ ئەڵەن ئەمە مەترسیە لە ئێمە مەترسیەکە ڕەنگە ئێستا نەیبینی بەڵام 2 ساڵی تر 5 ساڵی تر ئەیبینی بەڵام یەک شتێکی تریش هەیە لە ڕاستەکەی لە پشتی ئەم ئابووری جەنگەوە ئەوەیە کە خۆی لە خۆیان پیشەسازی جەنگ داینامیکیەتێکی تیا هەیە وەسەنگێکی تایبەت چیتیا هەیە جاری وایە احتیمالی هەیە زۆریش احتیمالی هەیە کە پەرەپێدان و خەرجکردن لەسەر ئەم کەرتە بە قازانجی توێژێکی کۆمەڵایەتی بگەڕێتەوە یا ئەوەتانەیە نەک توێژێکی کۆمەڵایەتی ڕەنهەیە پیشەسازیەکەی و خەڵکێکی سەرمایهداری زۆر خاوەن نفوز هەن لە ڕووی سیاسیەوە ئەیانەیە ئەم کەرتە پەرەی پێ بدەن لە وڵاتانی من کە لێکۆڵینەوەم کردووە وڵاتانی ئەوەی کە پێڵان شەرقی ئەوسات ڕاستیەکە توێژێک دروست بووە لە وڵاتانە بەرژەوەندیکی تایبەتیان هەیە کە پێویست دەکات سوپایەکی گەورە بێ عێراق سوپایەکی 1 ملیۆنی هەبوو لە زۆربەی کاتە نزیکی 2 ملیۆنی هەبوو سووریا بە هەمان شێوە 450,000 سوپایەکی هەیە مصریش بە هەمان شێوە ئەمانە توێژێکی کۆمەڵایەتی دروست بووە ئەم توێژە کۆمەڵایەتیە تۆ شەڕ بکەیت و نەکەی ئەوان قازانجانەوەی سوپایەکی زۆر بەهێز دروست بێ هەمومان نەزانین کە مصر شەڕ ناکە لەگەڵ ئیسرائیلە لەگەڵ ئەمریکا شەڕ نایکە خەتەری لیبیا و سودانشی لەسەر نییە بەڵام جێشەکە ئەمێنێتەوە چونکە بەرژەوەندێکی تایبەت هەیە بۆی کە ئەم ئابووری جەنگە هەموو کاتێک بپارێزرێت ئەمە پێویستی بە لێکۆڵێنەوەی زۆر زیاتر هەیە بەڵام ئێمە زانین باشترین توێژی کۆمەڵایەتی بەهێزترین توێژی کۆمەڵایەتی لە وڵاتانە لە کاتی خۆیان ئەفسەرەکانی جێشبوونەوە ئەو کەسانێک کە خاوەن نفوذ بوون لەبەرەوە قەت هیچ لەم ئەم توێژە کۆمەڵایەتیە لەم وڵاتانە نایانەوێ تۆ بێ سوپایەکی زۆر بچووک تایبێ بەقەدەر سوپای ئیسرائیل کە تەنها 90,000 سیاسەتە ئابووریەکانی سەردەمی جەنگ جیاوازە لە سیاسەتە ئابووریەکانی سەردەمی ئاشتی تێکەڵکردنی ئەم دوو مەسەلەیە بەڕێی من هەڵەیەکی زۆر خراپە ئایا بە ئەمدا یا ئەوەتانەیە بە نەزانینە بەڵام خۆی لە خۆیان مەسەلەیەکی زۆر مهمە پێویستەکە باسی لێ بکەیت یەکەم سیاسەتەوەیە پێویستەکە هەر وڵاتێکە دەستی کرد بە یا تووشی شەڕێک بوو پێویستەکە خەرجەکانی خۆی کەم کاتەوە بە ئەنگلیزی پێڵن ئۆسترێتی مێژەز یعنی ئۆسترێتی مێژەژ ئەوەی بە عەرەبی پێڵن تەقەشف تۆ پێویستەکە تەقەشف بکەیت شەڕێکە خەرجێکی یەکجار زۆری هەیە تۆ پێویستەکە لە شتەکانی تر کەم بکەیتەوە بۆی کە بتوانانی خەرجی ئەمە تەنانەت کە دێت لە ئەوروپا کە زۆر باو بوو مەسەلەی ئەوەی کە ئازوق و خواردن کەم کرایەوە ڕاشن کرا کە کرا بە پیتاقا ئەوانە زۆر شتێکی باو بوو مەسەلەی برسێتی و قاتی و قڕی نەهامەتێکی یەکجار زۆر گەورە بوون دەرەنجامی شەڕ بوو هەر وڵاتێک کە توش بێت تۆ ناتوانانی لە خۆشی و لە کشریا و ڕابواردنا بژیت و بەڵام شەڕێکشت هەبێ بتەیە خەرجەکەی بدەیت سیاسەتێکی تری یعنی تەواوکەرێکی سیاسی ئەم هینە هەیە ئەم ئابووری سەردەمی جەنگە هەیە ئەوەیە دەوڵەت پێویستەکە لە هەمان کاتە سەرچاوەی دارایی تر ئابووری تر پیا بکە لەلایەک خەرجەکانی کەم کاتەوە لەلایەکی تریش پێویستەکات بڕوا سەرچاوی تر ئامادە بکە سەرچاوی تر بدۆزیێتەوە سەرچاوی تر دروست بکە ئیتر ئەمانە هەمووی لە ڕاستیەکەی ڕێگە و جێگەی خۆی هەیە هەمومان نەزانین لە کاتێکە کە شەڕە بێ باج و خەراج زیاد دەکرێت یا باجی تازە هێنرێتە کایەوە یا جاری وایە لە خراپترین حاڵەتاوەیە وڵاتەکان کاکەو نەژێر کە جەنگکە زۆر بخایانەیە کەو نەژێر هاواری قەرزێکی زۆرەوە مەجبور من بڕۆن بە شروتی زۆر گران قەرز لە وڵاتانی تر وەربگرن ئەمانە هەردوو لایەن پەیوەندیان هەیە بە خۆمانەوە ئەتوانین باسی بکەین بەڵام لە ڕووی ئابووریۆ ئەم دووشتە یەکەمیانەوەیە کە ڕاستێکە ئەوەیە کە بەکاربردن ئیستێلاکی ئێستاکە پێویستەکە کەم بکەیتەوە دووەمیانەوەیە کە ئیستێلاکی یا بەکاربردننی پاشە ڕۆژ پێویستەکە کەم بکەیتەوە بۆیە
جەنگ کە تەواویش ئەبێ ئاساوارەکانی ئەوەیە خەڵک بزۆر ئاسانی ناتوانێت جارێکی تر لە پڕێکا بچێتەوە بارودۆخی پێش جەنگ پێویستەکە تۆ قەرزت هەیە پێویستەکە بیدەیتەوە ژێرخانی ئابووری تێکشکاوە پێویستەکە بینای بکەیتەوە خانوو ڕووخاوە پێویستەکە دروستی بکەیت پێویستەکە شتی تری بکەیت لەبەرەوە بەشێک لە مەسەلەی ئابووری جەنگ لە هەنووکەیە هی ئێستاکەیە بەشێکی تریەوەیە کە ئەکەوێتە پاشە ڕۆژ کوردستان جەنگەکە ڕاستیەکەیە هەڵمان نەبژاردبوو سەپێنراوە بەڵام لە ڕووی مرۆیی و چەک و داراییەوە ئێمە لە توانامانە لەواچوو ئێمە لە نزمترین ئاستا بوو بێتین بۆیە ئەوان بۆ منە گروپێک یا ئێستاکە کە پێڵەن دەوڵەت لە پڕێکا توانی ئەو هەموو پێشڕەویە بکات تەنانەت ئەگەر هاتە سەرەوەی ئەگەر بێت و ئەمریکان نەبایە ئێمە خەتەرێکی زۆر گەورەترمان ڕوبەڕوە بووە ئایا حکوومەتی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە بارێکی نالەباری ئاوا چی بکە باشە یا پێویستەکات چی بکات ئەڵبەتە ئەمە پێویستی بە ئەمە زووتر حکوومەت پێ مناقشەی ئەم مەسەلەی بکردایە وە بە ڕوونیش بە خەڵکی بووتایە ئێمە تووشی شتێکی ئاوا بووین پارەمان نییە بوجەمان نییە هەمووتان نەزانن پێویستەکە ئێمە هەنێک شت بکەین ئەو هەندەشتە ئەو هەنگاوانەی کە پێویستی کرد بەڕێی من حکوومەتی کوردستان لە مەسەلای کەم تەرخەمە کە هیچ شتێکی بۆ خەڵک ڕوون نەکردێتەوە ئەزمموی وڵاتانی تر لە ڕاستیەکە ئەوەمان پیشاندات کە هەر حکوومەتێک کە تووشی شەڕێکی ئاوا بێ کۆمەڵێک هەنگاو هەیە کە پێڵێن کورد مدەتە پێویستەکە بیکە یا کورد خایەنە هەنێشتشەیە درێژخایەنە پێویستەکە پێ هەڵبسێ نابێ ئەم دوانش بە تەواوی 100% تێکەڵ بکرێ هەنێکیان نەتوانێت هەنێ وەڵامی پێویستەکانی ئێستاکە بداتەوە هەنێکی تریانەوەیە ئەگەر بێت و کەم تەرخەمیلانێ ڕۆکرابێ یا ئەوەی کە پێڵێن حکوومەتی کوردستان نەیکردووە پێویستەکە ئێستاکە لە وەڵامی پرسیاری کاکسەروا حکوومەتی کوردستان پێویستێکە چی بکە باشە بۆ ئەوەی کە ئێمە ئامادە باشیمان زیاتر وایە ڕوبەڕووی ئەم بارودۆخە بووبووێنێتەوە سیاسەتە ئابوووریەکان بەڕێی من یەکەمان ئەوەیە کەمکردنەوە و ئاقلانەکردنی خەرجی دامودەستگەکانی حکوومەت بەڕێی من ئەمە شتێکی درێژخایەنە حکوومەتی کوردستان پێویستی کرد لە زۆر زووترەوە بیکردایە ئێمە هەمومان نەزانین زۆربەی هێزی کاری ئەم وڵاتە بۆتە مشەخۆر ئێمە سیاسەتی تەعینمان هەیە سیاسەتی دامەزرانمان هەیە ململانە سیاسیەکان بەداخەوە لەم مەسەلەیە تەسیری زۆر خراپیان هەبووە بەڵام ئێمە ئێستاکە حکوومەتێکمانەیە خەرجەکانی زۆر نەکرد زیاترە لە پێویستی خۆی بەڕاستەکەی شێوە خەرجەکە وێنەی تقریبەن لە هەموو دنیاە نییە پێویستەکە حکوومەت بیر بکاتەوە ئەو پشتگیرانەی کردەکانی تری کە ئەکرد پێویستەکە ئێستاکە لایەن بەرێ کەمیان بکاتەوە پێویستەکە سیاسەتێکی دیاریکراوی هەبێ من ئێستاکە پارەم نییە بتوانم پشتگیری بۆ منە فڵانەشت بکەم یەکێک لەوانە من ناتوانم ئێستاکە پارەی بنزین بۆ منە کۆمەکی بنزین بکەم کە خۆی کێچۆکەی 1000 دینار بێ بیکەم بە 500 پێویستەکە ئەم پاڵپشتیانە حکوومەت بیکاتەوە و لێشی نەترسیا و لەگەڵ خەڵکیشە سیاسەتەکەی بەجوانی ڕوون بکاتەوە بەڕای من زۆر کەسەیە لەگەڵما یعنی موافق نین بەڕێی من بەرنامەی توانەسازی کە ئێمە خەرجێکی ساڵانەیە یەکجا زۆری هەیە بەڕێی من پێویستەکە ڕابوەستێن ئێمە بەرنامەیەکی توانەسازیمان دەست پێ کردووە کە خەڵکێکی زۆر لە دامودەستگاکانی حکوومەتە هەیە ئیجازە وەرەگرن ئەڕۆن نەکتەنا پارەیان بۆ خەرجەکرێ بەڵکو معاشیانە درێتێ جگە لەوە خاو خێزانیشان لەگەڵ خۆیان نابن دەیەها کەیسمانەیە کە لە جاتیەوە یەک کەسێک ڕۆشتی بێ بە خوێندن 4-5 کەسشی لەگەڵ خۆیان بردووە ئەم بەرنامەیە بەرنامەیە وڵاتێکی زۆر دەوڵەمەنە زۆر توانای دارایی هەبێت ئێمە نیمانە پێشتریشان نەمان بۆ کە کراوە ئێستاکە هەر نیمانە پێویستەکە بەڕێی بن حکوومەت ڕای بوەستێنێ چاوی پیا بخشێنێتەوە هەتا و کاتێکە توانای داراییە بێ جارێکی دەست پێ بکاتەوە بەڵام نابێت دەست پێکردنەوەکەی وەکو جاری پێشوو بێ بەڕای من پێویستەکە پشتگیرێک هەموو پشتگیرەکانی بەکاربردننی وزە پێویستەکە وەکو بنزینەوەوانە ڕابوەستێنێ بەڕای من ئەوەی کە تێگەیشتم
پەرلەمانی خۆمان لە مۆزوعێکە تێگلێنرا و لە سەرەتایی هێرشەکە مناقشەیەک و شتێکی زۆر ناخۆشی لەسەر دروست بوو کە خەڵکێکە بوون لە ناو پەرلەمانە ئەیانویست نرخی بنزین بکەنە 500 دینار کە حکوومەت لە کاتی ئاساییە حەق نییە بیکات لە کاتی جەنگان بە هیچ شێوەیەک ناتوانێت بیکات. ئەمە لایەنێکی سیاسی هەبوو بەڵام بەڕێی من وازارم لایەنێکی نەزانیشە بوو بەڵام ئایا قەزدەکە زۆری نەزانینە یا مەسلەی سیاسیە لە سەرەتایی هێرشەکە خەڵکیان هێنایە سەر جادە بنزین جادەکانیان بڕی وسایەکان هێنا و فڵانیان هێنا بەڕێی من ئەوە بۆنی زۆشتی ناخۆشی لێ هات. ئێستاکەش هەرمانشت دروستەکرێ بەنەوەیەکی تر کە ئێستا خەڵک دێن کە خەڵک موچە نییە ئەهێنن تقریبان تەواوکەری ئەم سیاستەیە بەڕێی من حکوومەت ئەبایە بە جورئەتەوە بیوتایە کە ئێمە ناتوانین بەزین هەزار بکەین و بە خەڵکی تێبگەێنە و ئەم مۆزوعە نەچوایە پەرلەمان مەبەستم پەرلەمان و ئەو لیژنەی وزەیە کە هەیە لە پەرلەمانە مۆزوعی دژمنانەی بەرامبەر بە حکوومەت نەئەبایە وەری بگتین لە هیچ وڵاتێکی ئەم دنیاشتی ئاوا ڕوونادا کە تۆ پەرلەمانەکەی خۆت دژت بێت لە کاتێکا کە دژمنێکە هاتووەتە بەر پایتەختەکەت ئەگەر هێزی ئەمریکا نەبێ احتیمال لە مەترسیەوە بێ کە بیگرێت. بەڕێی من پێویستە کات باجی تاکە کەس و باجی کۆمپانیەکان بەرز بکرێتەوە. ئەمە سیاسەتێکی درێژخایانە کە حکوومەتی ئێمە کەمتەرخەم بووە لەم مەسەلەیە. ڕاستە ناڕەزایی کۆمەڵایەتی لێ دروستە بێت من باسی هەردوو سیاسەتی درێژخایانەکەم بەڵام ناکرێتەوە وڵاتێکت هەبێ هیچ باجێک وەرنەگرێ هەموو کەسێک داهاتی بچێتە گیرفانی خۆیەوە هەموو کۆمپانیای قازانجەکە بچێتە گیرفانی خۆیەوە وڵاتی بێبەش بێ لەو خێر و بێر و ئەو قازانجە لە ڕووی ئابوووریەوە ئەو شتێک کە دروستەکەی لە وڵاتە پێویستەکە وڵات قازانجی لێ بێنێ هەر مەسەلەکەەوە نەبێ ئەمە لە ماوەی 10 ساڵە بە قسە 30 ملیاردێری بە دۆلار دروست بکەیت زۆر شتێکی نامان بکە منەچەنێ بەراوردی ئەمە بە رووسیا شەکەم کە رووسیا لە 10 ساڵی یەکەما کە یەکێتی سۆڤێت کە ڕووخا لە 10 ساڵی یەکەما وڵاتێک بوو کە وەکو وڵاتی مافیایی برد بەڕێوە هەر بۆ شێوێش بلیۆنێرەکان دروست بوون معقول نییە لە وڵاتێکی وەکو ئێمە لە پڕێکە 30 بلیۆنێر ئەگەر ڕاست بێ کەمتریش بێ هێشتانە زۆر شتێکی نامەنطقی ئەمە پێویستی بە بیرلێکردنەوەیە ئەمە پیشانی ئەوادا کە ئێمە لەسەر مەسەلەی باج بۆ کۆمپانیا بۆ تا کەس هیچ شتێکمان نەکردووە بۆیە ئەوانە هەرچی قازانجێکیان چۆن بووە ئایا سوء ئیسفادە بووە ئایا مسیویز بووە ئایا بە هەر شێوەیەک بوو بێ ئەوان لە پڕێکا خەڵکێکی ئاوا بێشماری دەوڵەمەند دروست بوو بەڕێی من ئەهێنێت تا ڕادەیەکی زۆر ئەو شتانەی کە حکوومەت ئەگەر دروستی بکە لە وڵاتانی دیکاوا بووە کە شتێک حکوومەت دروستی بکە نرخەکەی بەرز بکاتەوە بۆی داهاتەکەی زیاد لە وڵاتی ئێمە دووشت هەیە کە حکوومەتێکا مەسەلەی بۆ نەوزەی کارەبا و بنزین و ئاو و فڵان و ئەو شتانە پێویستەکە حکوومەت نرخەکەی بەرز بکاتەوە نابێ شەرم بکە حکوومەت لەوەی کە تۆ ناکرێ بڕۆی وڵاتێک نابرێ بەڕێوە بەوەی کە تەنها لەسەر هەموو پشتبەستی بە پارێنەوت و نەوتەکەش نێت و بودجەت نەدرێتێ و خۆت ناتوانانی نەوتەکەت دەربێن و ناتوانانی بیفرۆشیت و تۆ وڵاتێکی سەر بەخۆشتین ناتوانانی قەرز بکەیت بەڵام ئەبێ لە جێگەیەکی ترانێ پارە پێ بکەیت هەتاکو بتوانانی شەڕ بکەیت هەتاکو بتوانانی دیفاع لە خۆت بکەیت ئەم سیاسەتەی ئاخرەکەی کە ئەوەی کە حکوومەت پێویستەکە نرخی ئەو بەرهەمانەی کە خۆی بەرهەمی ئەهێنێت بەرجکاتەوە لە وڵاتانی ترا زۆر شتێکی باوە زۆر شتێکی بەڕێی من لە ڕووی یاساییەوە زۆر شەرعیەتی هەیە سیاسەت درێژخایەنەکان ئەو دوو سیاستەیە کە حکوومەتی کوردستان لە کۆنەوە هەڵی تیا کردەوە و بەڕاستەکەی نەیکردووە ئەگینا ئێمە بەم شێوەی ئێستاکە ڕەنگ هەیە ئەو زەختی ئابووریەمان یاداراییەمان بەم شێوەی ئێستاکە لەسەر نەبووایە یەکەمیانەوەیە کە خەرجی حکوومەتی کوردستان زۆر نامەنطقیە زۆر هاوچەرخانەیە هیچ وڵاتێکی تر وەکو کوردستان نییە ئەوەی کە ئەڵێن 70% بودجەی ئێمە بۆ مەعاش ئەڕوا هیچ وڵاتێک نییە من خشتەیەکم هەیە کە بە هەموو وڵاتانی دنیا ڕۆیشتوم هیچ وڵاتێک نییە بگاتە 70% چەند وڵاتێکی زۆر کەم هەیە کە لە دوو وڵاتەیە لە 50% زیاترن کە یعنی مەعاش 40% بودجە ئەچێت بۆ مەعاشی ئاچێت بۆ ئەو خەرجەی کە حکوومەت هەیەتی
کاردانەوە خراپەکانی ڕاستەکە زۆر ئاشکران هەمومان هەستی پێکەین حکوومەتیش هەستی پێکە بەڵام زۆر بەداخەوە کەشتیان ناکرێت یەکیانەوەیەکە ئێمە زانین بە کەڵتورکردنی دامەزرانن هەموو کەسێک چاوی بڕیۆتە حکوومەت بۆی تەعین بێ هیچ کەسێک لە کارێک ناگەڕێ تەبان ئەگەر وابوو کە تۆ هەرچی سامانی وڵات لە دەست دەوڵەتا بوو لە دەست حکوومەتا بوو هەموو کەسێک ئەوێت دەستی بگاتە ئەو جێگەیە کە دەستی گەیشت بەو جێگەیە بە ئاسانی بەجێی نایەوە ئەمە سەرچاوی لە ڕاستەکە لە ڕووی سیاسی و لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی ئابووریەوە سەرچاوی گەندەڵیە گەندەڵی لە وڵاتانە زۆر باون کە خەڵکەی کە سامانی دەوڵەت لەژێر دەستی حکوومەتایە کەیتر هەموو کەسێک ئەوێ بگاتە ئەو جێگەیە ئەگینا ئەگەر وانە بواە ئەگەر لە کارا بواە بۆ منە لە کۆمپیوتەرا بواە لە فڵانە بواە خەڵکە ڕۆژ کاری کۆمپیوتەر کرد ناڕۆشتە حکوومەت خەڵک هەموو کەسێک ناهات تەعین بێ هەموو کەسێک وەرەقەیەکی بەدەستەوە بێ و ساڵی داهاتۆگە تەعینی نەکەی بیزانێ نەیزانێ بەردەرگای پەرلەمان لێگرێەوەی حکوومەت لێگرێت خشتەیەکم هێناوەتەوە حەزەکەم پێتانی پیشام بدەم کە ئەمە بەرزترین وڵاتن لە ڕووی مەسەلەی خەرجی حکوومەتەوە کە خەرجەکانیان لە 40% زیاترن لە ساڵی یعنی سەرم کرد لە 2009 بۆ 2013 ئەو وڵاتانەی کە خەرجیان لە بۆ نمونە 50% زیاترە یۆنان 54%ە کیرباتی جێگەیەکی زۆر زۆر بچووکە کە ڕەنگەیە زۆر بەمان هەناومان نەبیست بێ زۆربەی وڵاتەکانی تر ئەوانەی کە زۆر بەرزن 40%دان ئەگەر زۆر بەوردی سەیری بکەین وڵاتە پێشکەوتەکان لە ڕووی ئابووریەوە بودجەی حکوومەتیان 40% دەوروبەری 40% ئەچێ بۆ موچە چونکە لە وڵاتانە لە ڕاستێکەیە خەرجەکان بەرامبەر بە بودجەکەیە ئەوان داهاتیان هەیە داهاتەکان داهاتی باجەکە وەریەگرن ئەو کاتە ئەوان حکوومەت بە پێقانون لە زۆربەی وڵاتانە جیاوازیان هەیە لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر کۆمەڵی خزمەت گوزاری دابینەکەن ئەو کۆمەڵە خزمەت گوزاریە تێچووی هەیە بەشێکی زۆری ئەو تێچوانش ئەچێتە معاش ئەوەی کە پێڵ نەچێتە موچە بۆ نمونە بەریتانیا یەکێک لە وڵاتانە خوێندن بەخۆڕاییە هەتاکو و ئاسی زانکۆ خەستخانە و کەرتی تەندروستی بەخۆڕاییە کە گەورەترین سەکتەری ئابووری بەریتانی کەرتی تەندروستیە گەورەترین خەرجیشی هەیە لە وڵاتە شتەکانی ترکە لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانە مەسەلەی تێچووی کۆمەڵایەتی ئەوەی پێڵەن خەدەماتی ئیجتماعی بۆ منە بێپارەی بێکاری و پارەی کەمەندامی و پارەی پیرانە و پارەی تەقاوتی و پارەی فڵان ئەوانش لەسەر خەرجی ئەمە حسێبەکرێکە بودجەکان هیچ وڵاتێک ناگاتە ئاسی ئەوەی کە بگاتە ئاسی 60% هیچ وڵاتێکی یۆنان مشکلەی هەیە گۆکۆزانین بە قەیرانێکی دارایە تێپەڕەبێ ئەوە زۆر شتێکی منطقێک خەرجێکی یەکجار زۆر گەورەیە لایەنێکی دیکەی ئەوەی کە سیاسەتە درێژخایەنەکە کەوتم کە باسم کۆتم حکوومەتی کوردستان نەیکردووە مەسەلەی باجی داهاتە ئەم باجی داهاتە یعنی وای کردووە ئێمە باجی داهاتمان نییە خەرجمان نییە لەبەرەوە پارەمان هەموو داهاتێکمان لە نەوتۆ دێ نەوتەکەش بڕەکەی کە لە عێراقەوە نەبێ ئەوەمە 8 مانگە بودجەمان نەبێ خۆشمان لە ڕاستیەکە ژێرخانی بە تایبەتی ئابوووریەکەمانەوەنە بەهێز نەبوو بتوانین تەعویزی ئەوە بکەینەوە نەمانتوانێت تاکو ئێستاوە نەت بفرۆشین تاکو تەعویزی ئەو بودجەیە بکەینەوە لەبەرەوەی ئەمە کێشەیەکی یەکجار زۆر گەورەمان دروست بوو ئەم کێشەیە ڕاستەیە کە تۆ باج تەنها پشت بەستی بە یەک کرد شتێک دروستەکە لە هینا لە ئابووریای پێڵەن حکوومەتی کرێوەرگر ڕێنتیەر ستەیت ڕێنتیەر ستەیتەوەیە کە تۆ کەرتێکەیە و تۆ هەموو داهاتێک لەوە دێتە ڕێنتیەر ستەیت خراپترین ستەیتت لە هەموو دنیا لە ڕووی گەندەڵیەوە لە ڕووی خراپ بەکارهێنانی سەرچاوە ئابووری و مرۆیەکانەوە لە ڕووی مەسەلەی پێشکەوتنی ئابووریەوە زۆربەی ئەو وڵاتانی کە ڕێنتیەر ستەیتن گەشەکردنی ئابووریان زۆر لاوازە ئەو کەتانەشان کە کاتی خۆی پێشەوەی کە ئەو دیاردەیە دروست بێ کە باش بوون ئەو کەتانەشان پوکاوەتەوە من بۆ ئەم مەبەستا لە ڕووی ڕوسێکی خۆمەوە لە ڕووی لێکۆڵینەوەی خۆمۆسەری ئابووری ئەو وڵاتانم کردەوە کە نەوتیان فرۆشتووە پێشەوەی نەوت بفرۆشن کەرتی کشتکاڵیان زۆر باش بووە کەرتی کشتوان خۆیان پشتیان دەستەوە بە خۆیان بۆ دروستکردن و بەرهەمێنانی خواردەمەنی دوایە کە نەوت دروستە بێ خەڵکەکە ئەبن بە موچەخۆر و مشەخۆری حکوومەت و کەرتی کشتکاڵی هێواشەش ئەپوکێتەوە نمونەی زۆرە وڵاتی ئێمە یەکێکە لە وڵاتانە من بە ئامارە ڕۆیشتومەتەوە
ئەو عێراق هەتاکو و ساڵی 1964 گەنمی فرۆشتەوە بە بەریتانیا. ڕاستە دانیشتوانی عێراق زۆر بەرز بووەتەوە توانین بڵێن کە ئێستاکە ڕەنگە ئەوێنی بەش نەکە، بەڵام بەم شێوەیە کە تۆ لە کاتی قەیرانە 90% خواردن لە دەرەوە بێ، ئەمە لە ڕاستەکە یەکێکە لە کاردانەوە خراپەکانی دروستبوونی ڕێنتێرستەیتە. لە ڕووی سیاسیشەوە لە ڕاستەکە نەبوونی سیستەمی باج مەسەلەی دیموکراسی زۆر ئیفلیجەکە. بابەتێکە کە من ناتوانم جرئەت ناکەم زۆری لەسەر قسە بکەم، بەڵام من لە تەجربەی خۆمەوە کە 30 ساڵ لە بەریتانیا ژیاوم ئەبینم خەڵک باجەدا و ئازانێ حەقی لەسەر حکوومەتەیە. باجەدات کەسێک ئەگەر بێت و خەرجکردنی دەوڵەتی بە دڵی ئەم نەبێ لە بەلەدەیەکە لە شارەوانێکە لە جێگەی خۆیان خراپ بێت دەنگی بۆ نادات، ئەگەر بێت و زۆر خەڵکی نزیکی خۆشی بێت. دیموکراسی لە ڕووی ئابوووریەکە لە ڕێگەی باجەوە لە ڕاستێکە نیشانە بدرێت. شێزاد و جەماعات زۆر لە من شارەزاترن باسی ئەمە بکەن بە بۆچی من نەبوونی باج دیموکراسیەکی لە وڵاتی ئێمە دروست کرد کە دیموکراسیەکی ئفلیجە. ئێمە تاوی معنای دیموکراسی تێنەگەیشتوین، ئەمە کاردانەوەیەکی زۆر خراپی هەیە لەو ڕۆیی کاگەر بێت و ڕێنتێرستەیتت هەبێ و باجت نییە، ئەو کاتە فلانکەس دێ پارەیەکی زیاتر خەرجەکە بۆ فلانە کرد ئەیکا بە پیاوەتی ئەڵێن حکومەت زۆر باشە، حکومەت فلانکەس زۆر باش بوو کە ئەم کارەی کرد، زۆر باشی کرد کە پارێکی زۆری بۆ ئێمە تەرخان کرد. هیچ کەسێک بە حەقی خۆی نازان ناڵێ وایە. لەبەرەوە ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕاستێکە شتێکی زۆر خراپ دروست دەبێت. من لە کۆتاییە کوتەیەکی ئەو شتانە باسەکەم. بەڕێی من حکوومەتێکی هاوچەرخ ئەگەر ئێمە حکوومەتێکی وا دروست بکەین ئەوەی کە لە ئاستی خواست و هیواکانی خەڵکیا بێ پێویستەکە داهاتەکانی فرەسەرچاوە بێ. ئەبێ ئەو پەڕی هەوڵدەین ئەم مەسەلەیە بکەنە فرەسەرچاوە، ئەگینا ناتوانین بەرەنگاری هیچ شتێک ببینەوە. دووەم گرنگترین سەرچاوی حکوومەت پێویستەکات بەڕای من پێویستەکە باجی داهاتی تاکە کەس و کۆمپانیا بێ. من هەر بۆ زانیاری بۆ خۆشی باسێکم نەرویج کە نەوتێکی ئەبجار زۆری هەیە کردوێتی بەشەرت ئەم داهاتی نەوتە بۆ خەرجی حکوومەت بەکار نایەنێ، یاگەر بێت و زۆری لێ بکار ئەو کاتەیە مەزبور بێت تێچەنێکی زۆر کەمی بەکارێنێ، ئەوانی تر بۆ شتێکی تر بەکارێنێ. یا ڕاستە ئێمە وڵاتێک نین کە لەو ئاستابین کە بتوانین ئەوە دروست بکەین، بەڵام بەڕای من حکوومەتی کوردستان پێویستەکات بیری لێ بکاتەوە شان بەشانی ئەوەی کە ئێمە نەوتمانەیە و سامانی سروشتیمانەیە لەگەڵەوەشە پەرەبدا بەم مەسەلەیە ئەم مەسەلەی سیستەمی باجە بکاتە سیستەمێکی شەرعی قانونی ببێ بە سەرچاوەیەکی داهات تاکو ئەو مەسەلەی دیموکراسیەش ئێمە جوانتر لێ تێ بکەین. بەڕای من پێویستەکە حکوومەت ئەمە نەیکردووە، پێویستەکە بیکە. من ئەوە شتێ ئەگەیم کە ناعەقلانی خەرجی حکوومەت کە ئەو کەڵتوری دامەزران و کەڵتوری دروستکردنی کار لە وڵاتی ئەمانە بۆ قوربانی ململانەی سیاسی بووە. لەلایەک بۆ منە حزبێکی سیاسی دەسەڵاتدارە بۆ ئەوەی نفوذ بۆ خۆی پیاکە خەڵکیانەوە تەعینی کردەوەی خەڵکی کردەوە بە فڕاش و بەناو بە پێشمەرگە و بە پۆلیس و بە فڵان و لە ماڵایە معاشێکی داوەتێ و ئەوەی ئێستاکە ئەبینین وەختی ئەزانین سەیرەکەین 650,000 خەڵکمان هەیە کە معاش وەرەگەیە 1/4 ئەم کوردستانە معاش خۆرە. ئەمە وای کردو هیچ کەسێک بی لە کار دروستکردنەوە و کار دۆزینەوە ناکە. ئینسانێکی گەنج کە توانای هەیە خەلاقیەتی هەیە بە هیچ شێوەیەک ئەو توانە و خەلاقیەتی خۆی ناخاتە گەڕ بیری لێ ناکاتەوە، بەڵام وەرەقەیەکی لە گیرفان هەیە پێڕێ شەهادە دێ بە زۆر خۆی سەپێنە بەسەر حکوومەتەوە. من ئەوە شتێکەکەم کە ئەم مشکلەیەمان هەبووە، مشکلەکەش هەتاکو ئێستاکەش بەردەوامە، بەڵام لەگەڵەوە بەڕێی من حکوومەتی کوردستان پێویستەکە لە ئێستاکەەوە کە نەیکردووە، بەڵام پێویستەکە بیری لێ بکاتەوە خەرجەکانی خۆی تاقلانە بکە. زۆر شت هەیە کە زۆر نامەنتقیە وڵاتی دەوڵەمەند نایکە. من یەکێک لەوانەی کە شارەزان بەرنامەی توانەسازیە معنای نییە تۆ یەکێک بنێری بخوێنێ ساڵێک یا 2 ساڵ 5 کەسی تری لەگەڵا بنێری. هیچ معنایەک ناگەیەنێ، هیچ لێکدانەوەیەکی سیاسی و ئابووری نییە
تۆ کەسێک بنێری کە بخوێنێ معاشەکەشی بدەیتێ و بە شانازیشەوە باسی بکەی بڵێ ئێمە نەکەر مەسرفەکەی خەرجەکەی ئەدەین ئێمە معاشەکەشی ئەدەین و داوای علاوەشەکەن ڕەنهەیە داوای ئەو شتەیەکەن کە پێڵن خوتورە و فلانوانە لە هیچ وڵاتێکی ئەم دنیایە نیە من لە هیچ جێگایەکان نبینیەوە بەنامەی تواناسازی زۆر وڵاتی تریشم بینیەوە وڵاتی زۆر هەژارۆک و ئەسیپیا و بۆ نمونە یەمەن و وڵاتانی ئەفریقی و ئانم بینیوە بە هیچ شوەیەک ئەم دیاردەیە لە دنیاە یاوەتانی ئێمە ئینسانێکی جیاوازی لە هەموو ئینسانەکانی تر لە دنیاە بەڕێی من پێویستەکە حکوومەت سیاستەکانی خۆی بە جوانی ڕوون کاتەوە بۆ جەباوات یەکێک لەو شتانەی کە من ڕخنم لەسەر حکوومەت هەیە کۆمەڵە شت هەیە کە زۆر قوبڵ کراوە لە ڕووی سیاسیەوە قوبڵ کراوە لە ڕووی یاساییەوە شەرعیەتی هەیە حکوومەتی کوردستان نایە سیاستەکانی خۆی بە جوانی ڕوون کاتەوە بۆ خەڵکی وەزعان فێتێ بگەێنێ بڵێ ئێمە واین ئەبێت حمل بکەن ئێمە هیچ چارێکی ترمان نیە ئەگەینا ئەگەر ڕاستە مەبەستی سیاسی هەیە کە خەڵکێنرێت سەرجادە بەڵام من تاکو ئێستاکە لێرەم نمبینی ئەم هەموو قەیرانانە بەم شێوێ دروست بوو کار بەدەستەکانی خۆمان بێنە سەر تەلەڤیزیۆن زۆر بەڕوونی بۆمانی بڵاوکەن لە سەرەتایە شەرم نەکەن لە یەکەم ڕۆژە بڵێن ئێمە تووشی شتێکی ئاوا بووین ئێمە لە ئێوە جیاواز نین ئێمە هەمومان پێویستەکە بە یەک ڕیز ڕابوەستین تحملی ئەم کێشانە بکەین ئایا کێشەکە قەیرانی ئابووریە یا قەیرانێکی مەترسیەکی بۆ شەڕێکی ئاوایە کە مەترسیە لەسەر هەبوون و نەبوونی خۆمان بەڕێی من وا ئەزانم هیوادارم وانە بم حکوومەتی کوردستان لە مەسەلەیە زۆر کەم تەرخەبە لە لایەکی تر من ئەو شتەی ئەو ڕخنەیەشم هەیەکەوەیەکە سێ دەسەڵاتە یا سێ جەمسەرەکەی دەسەڵات یەکدەنگ نەبوون کە ئێمە تووشی ئەم ئەزبەیە بووین لە حکوومەت و پەرلەمان و دادگا یەکدەنگ نەبووین کاتۆ سەر ئەم قەیرانانەی کە تووشمان بووە خەڵکەیە من بە ماسی مەسەلەی سیاسی ناکەم بەڵام ئەوەی کە خەڵکی تێبڕوانە بینی خەڵکەیە لە حکوومەتایە وەکو معارەزەیشەکە لە پەرلەمانەیە وەکو پەرلەمانی عێراق معاملەت دەغەڵەکە چۆنە بێتەوە لە کاتێکا کە مەترسیەکە بێت لەسەرت کە تۆ پایتەختەکەت خەریکە بگیرێ ئەو مۆزوعی کە باسێکەین و پێشەوە باسمانەکەن ئێمە بە تەمایانی ئەعلانی سەربەخۆیی بکەین بە چیوە ئەیکەی نەگەر بێت و ئەم سێجەم سەرەکەی حکومڕانیمان حکوومەت و پەرلەمان و دادگا یەک قسە نەبێ بە یەکەوە قسەیان نەگونجێ بە یەکەوە کۆک نەبن لەسەرەوەی چۆن ئێمە ئەم قەیرانانەی ئێستاکە هەیە ئیدارەی بدەین بەڕێی من ئەمە کلێنێکی زۆر گەورەیە لە سیاسەتی ئێمە و کلێنێکی زۆر گەورەیە لە حکومڕانیمانە ئیتر زۆر سوپاس مەجال هەیە بۆ هەرچی ڕێە بڕاکەم کە جەنابشتان ڕێی خۆتان هەیە و تارین مناقشەی مەوزوعەکان بکەن ڕاستی بڵێم من وەڵامی ئەو پرسیارانم پێ نییە چونکە وەڵامی هەمووی پرسیارێکم بۆ نادرێتەوە بەزێ پرسیارشێ لە ڕاستەکە وەڵامی نییە ئینگلیز قسەیەکی زۆر جوانیانەڵن time is a good healer یعنی وەخت چارەسەرە بۆ ئەوەی کە زۆر کێشایە هەنێشت هەیە ئەبێ بیهێڵیتەوە وەخت خۆی چارەسەرێکە هەنێشت هەیە لەگەڵ زۆربەی جەماعەتە من ڕئیم یەکە مەسەلەی سیستەمی سیاسی و سیستەمی کۆمەڵایەتی ئێمە لە یەک جودا نییە ئەوە خاڵێکە کە کاروان باسی کردووە کە ئێمە ڕاستەکەی بە تایبەتی ئەگەر لە دەرەوە بێتەوە زۆر جوانتر هەستی پێەکەی بێتە ئەم کوردستانە لەم هەولێرە بێ سلێمانی بێت دوهۆر بێ کەرکووک بێ لە سایق تەکسیەکەوە لە جازدەیەکەوە لە شۆستەیەکەوە لە مەکتەبێکەوە خەستەخانەیەکەوە دکتۆرێکەوە هەتا باشترین دام و دەستگای ئینتەلەکچۆڵی ئێمە زانکۆیە هەستەکەی هەر هەمویان لە یەک ئاستێکان و ئاستەکەش زۆر خراپە لەبەرەوە لە یەکیان ناتوانانی سیستەمە سیاسی و ئابوورێکە لە یەکجا بکەیتەوە بەڵام من هەنێک شت هەیە بە عەقڵی خۆم وای بۆچم ئێمە ئیدعاکەین کە ئەمانە بین بە وڵاتێکی سەربەخۆوە ئێمە زۆر جار هەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مەسایلی
سیاسی دیموکراسی پەرلەمان داد لە هەموو شتەکانمانە ئێمە لە زۆر جێگا وەکو وڵات هاوسکەوتەکەین یعنی ئێمە ڕاستەکە بێهەیڤێرمان وەکو وڵات وایە وەکو وڵاتێک سەربەخۆ جاری وایە کارەکەن ئێمە لە ڕووی دیپلۆماسی دەراوە ئێمە پەیوەندی ڕاستە خۆمان هەیە بە وڵاتانە ڕاستە زۆر وڵاتڕەن هەیە ڕاستە خۆ پەیوەندیان لەگەڵ ئێمانە بوو بێ بەڵام ئەم جارە سەلمێنرا کە ئەمریکا وڵاتەکانی تر هاتن تەدەخوریان کە ڕاستە خۆ هاتن ڕاستێکەیە ئەمانە ئێمە وامان هەتا کوێستاکە لە ڕووی سیاسی و هاوسکەوتمان کردە ئیحائیشمان واداوە بە خەڵکی خۆمان کە ئێمە جیازین لە عێراق ئێمە جیازین کۆمەڵە شتمان بەدەستەوەیە کە ئێمە جیازین ئێمە وڵاتی ناڵم سەر بەخۆ بەڵام ئێمە باسمان لە سەر بەخۆی کردو تۆ ناتوانانی باسی لەسەر بەخۆی بکەی وەکو ئێستاکە من داوای لە برد نەکەم ئێستاکە دەرەکەوەیە کە ئێمە هیچمان نییە سەر بەخۆی لەسەر هیچ دروست ناکرێت ئەگەر ئێمە ئەمانیست وڵاتێکی سەر بەخۆ دروست بکەین پێویستەکە سیستەمی باجمانە بێ و شتانێکاڵن پێویستەکە هێزی پێشمەرگەمان بڕێک و پێک وایە پێویستەکە سیستەمی بانکیمان هەبایە لە هەمان کاتە ئێمە هەوڵماندا سیستەمی ئابوووریەکەمان وا لێ بکردا ئەگەر هاتوو ئێمە و ڕەفرەندەمان کرد هاتی نوتمانە بین بە وڵاتێک سەر بەخۆ ئێمە لە ماوەی 3 مانگە نەخنکێنی لەبەرە ئێمە کەم و کوڕیمان یەکجار زۆرە بەڵام ئێمە لەلایەک یاوەتانێ کاکاسەوتی وتی چۆنە بێتەوە لە وڵاتێکیت و تۆ خۆت بەسەر بەخۆ زانین تۆ بەڵام پارەشت لەوێ و بەڵام قوبڵش ناکەی هیچ قسەیکانە بێ لە فرۆشتنی نەوتی تۆیە و ناتوانانی نابێ بگەڕێتەوە بۆیە و ئەوان ناتوانن یەک کەسێک تەعین بکەن و یەک فلان بکەنەوە ئەوانە هەمووی نیشانەی قسەکەی منە کە ئێمە وەکو وڵات سەر بەخۆم معاملەکەین لە هەمان کاتە ئێمە ژێرخانەکان لە ڕووی ئابووری و سیاسی و دیموکراسی و من لە ڕووی قانونیەوە لی نازانم لەبەرە حەز ناکەم قسەی لێسەر بکەم نازانم ئێمە چەندێک سەر بەخۆین لەوانیا چی جیاوازیەکمان هەیە ئێمە نیمانە ئێمە ئەو شتانەمان نییە من لەگەڵ هەموو کەسێکا ڕێیم یەکە کە ئێمە هینمان کێشەی زۆر گەورەمان هەیە لەسەر ئەو مەسەلەی حەزەکەم بە گشتیش باسی مەسەلەیەکی تر بکەم ئایا ئێمە ئابووریمان هەیە ئایا ئێمە ئابووریەکمان هەیە جیاوازیەکێ بێ لە ئابووری عێراق ئایا هیچت پیشانەدا لە ڕواڵە تا بێ لە ناوڕۆکا بێ ئێمە شتێکمان هەیە ئێمە بەڕای من زۆربەی خەڵکی لەسەر ئەمە بەتایبەتی خەڵکی ئەجنەبی لەسەر ئەمە کۆکن کە ئێمە ئەو ئەمن و ئاسایشەی لە کوردستان نبووە چارچێوەیەکی ئابووری دروست کردووە لێرە ئەم چارچێوە ئابووریە لە ڕووی مەسەلەی بۆ نمونە وەبەرهێنان و بۆ نمونە پەرەپێدانی ژێرخان و کۆمەڵشتی ئەمە دروست کردە ئەمە بە پێچوانەی عێراقەوە سەرڕاوی حکوومەتی سەدام ڕووخاوە ئەوانە لەو حاڵەتی حربی ئەهلیە ماون ئێمە ئەو حرب ئەهلیەمان نییە لەبەرەوە کۆمەڵێک پێشکەوتن لە هەنێ ڕۆ دروست بووە من خۆم زۆر گەشتبی نیم منۆکو ئابووری ناس کەسەی ئابووری کوردستانەکەم هەست بە پێشکەوتن ڕاستەقینە ناکەم بەڵام کۆمەڵە شت هەیە ئینسان ناتوانێت ئینکاری بکە لەوەی کە داهاتی تا کەس لە کوردستانە زیاترە لەوەی کە مەجالی ئیسمار زیاترە لەوەی کۆمەڵە شت هەیە بۆ ژێرخانی ئابووری کۆمەڵە شت ئەوەی کە من نەیزان من نەچوون بۆ عێراق لەبەرەوە داوای لێ بردنەکەم ئەگەر هەڵم هەنێ شت دروست بووە ئەمە مۆرکێکی تایبەتی داوە بە کوردستان وەکۆی ئابووریەکیە بەڵام ئابوووریەکە کۆمەڵێک کەلێن و ئەیبی یەکجار زۆر گەورەی هەیە ئێمە کارمان نەکردو بۆی بەهێزی بکەین بۆ نمونە یەکێک لەو شتانە ئێمە سیستەمی بانکیمان نیە بەڕاستەکەی ناتوانانی بڵێ ئابووری نییە لەبەرەوەی تۆ دراوت نییە ئێستاکە ئابووری سکۆتلەندە جیاواز هەیە لە ئابووری ساوت ئیست ئەوەی کە پێڵن ئینگلند جیاوازیان هەیە جیاوازەکانیش لە ڕووی مێژویەوە هەیە لە ڕووی مێژویە لە 50 ساڵی پێشوە ڕێژەی بێکاری لە سکۆتلەندە زۆر بەرزترە لە ڕووی ژێرخانی ئابووریەوە زۆربەی پیشەسازیەکان ئێستاکە لە جنوبان لە ساوت ئیستن لە بەریتانیانی لە ئینگلتەران لە سکۆتلەندانی نەوت لەسەرەوەیە لە سکۆتلەندا لە خوارەوە نیە ئەمانە تایبەتمەندی داوە بە هەردوو بەشی ئەوەی کە پێڵێن بەریتانیا عزمە ئەو تایبەتمەندیە ڕێگەی خۆش کردەوە بۆ ئەوەی کە جەماعەتی سکۆتیەکان داواکەنەوەڵێن ئەگەر ئێمە بەشێک نەبواین لە بەریتانیا ئێمە وەزئی ئابووریمان زۆر باشترە بوو کۆمەڵی بەڵگە شەهێرنەوە بوو ئەمە بەڵکان خەڵکی پێڕازیانی بڕای پێ ناکە بە تایبەتی خەڵک لە ساوت ئیست لە ئینگلترا بڕا ناکەن بۆ بەڵگانە کە بڵێن سکۆتلەندا وەزئی باشترە بێتەوە بێ یەکێک لە مۆزوعەکان کە هێنە مەسەلەی دراوە ئەڵێن تۆ کە سەربەخۆبی باسی وایە نەکرد تۆ سەربەخۆبی ئێمە نایە ڕوندراوەکە ئێمە بەکاربێنی
کەوایەنوت لێشە هاانی بانکی مرکزی ئەوروپایاندا وتیان ئێمە ئەگەر سکۆتەندا سەربەخۆ بێ ئێمە کێشەمان لە مەسلەی دراوە لەگەڵانە بێ ئێمە هەروە بە ئاسانی قوبوڵ ناکەین سکۆتنا ببێ بە خاوەنی درای خۆی و ببێ بە بەشێک لە یوروپیەن زۆر ئەوە مشکلەیەک بۆ گەرە بەڵام لە هەمان حاڵەتە وەکوتم تایبەتمەندی هەیە لەبارەی ئابووری هەردوو لایەوە ئەمە کەس ناتوانێت ئینکاری بکە هەر لە زۆر کۆنەوە هەیە و ئەمە ئیستقلال کراوە سکۆتەکان ئەڵەن ئێمە ئەگەر وا نەبایە ئێمە وەزعمان باشترە بوو ئێمە شتوانین ئەینی هەرمان تەبری بەکار بێنین بڵێن ئێمە گەر لەگەڵ عێراقا نەبین یا کەسێک بێ ڕێکۆڵینەوە لەسەر ئەمە بکە ئێمە گەر لەگەڵ عێراقا نەبین چەنە ئێمە پێشەکەوی یا چەنە قازانیشمان بێت بۆ عێراق ئەمە شایەنی لێکۆڵینەوەیە من لەسەری نەمکرد پرسیارەکان بە تایبەتی ینی بێمە سەری هەنێکیان کە ئەوانەی کە سیاسی و مەسلەی قانونین لە ڕاستەکە من زۆر خۆمی لێ نادەم هەر مەسەلەکەشەوەیە بەداخەوە هەموو کەسێک لە کوردستانە سیاسیە و بەڵام هەموو کەسێکی دەی نازانێت سیاست بریتە لە جەنگ و دیپلۆماسیەت ئەمە ڕاستە ئێمە لاوازی سیستەمی سیاسیبانەیە هەمانە لە ڕووی دیپلۆماسیەوە من هەنێشتا بینم هەستەکەم کە ینی بەهێزیە حکوومەتی کوردستان توانێتی پەیوەندی لەگەڵ وڵاتە زلێزەکانە بکات و پەیوەندی هەیە و پەیوەندەکە چۆن حتا کەسە گەشەی پێدراواتۆتە ئێستاکە ئێمە یەکەم جارە بەم شێوەیە کە ببینین هەرێمێک لە ناو دەوڵەتێکی سەر بەخوا تووشی قەیرانە بێ وڵاتانی دەرەوە ڕاستەخۆدا ئایا ئەمە دەستکەوتی سیاسی و دیپلۆماسیە منەڵەن پەیوەندی دیپلۆماسیەکان عیلاقەی هەیە بۆ مۆزەوە من وا هەستەکەم عیلاقی هەیە کە ئەوان کەتوانیان بەڵام ئەمە مەرجنیە من بەباشیدا قەڵم نادەم من یەک مۆزوعەکە بۆ لە ڕۆژی یەکەمی ئەم کارەساتەوە کە ڕوویدا ئێمە سیاسەتێکی زۆر خراپمانە بۆت تاکو ئێستاکە و بووە بە کەڵتور لە ناومانە ئێمە خۆمان کردەوە بە قوربانی یعنی بوون بە قوربانی شتێکی باشە ئێمە یعنی ئەوەی کە پێڵ بەنگلیزەڵێن بە قوربانیکردن ڤیکتیمایزیشن یعنی من ئەچمە ئەوروپا خۆما پیشانەدەم کە من ڤیکتیمم من قوربانیم بۆ قوربانیە پێتە فرشم تۆ بەزەیت بە منابێتەوە ڕاستە ئەگەر ڤیکتیم بیت و تۆ جەنۆسایدت بەرامبەر کرابێت و تۆ دەسەڵاتت نەبێ ئەمە تۆ داواکە خەڵک زۆر یارمەتی بدە بەڵام خەڵکێکیش حەقیانە کە بڵێن تۆ ئەتوانی بەرگریەکەت باشتر بووە ئەگەر گەندەڵیت نەکردایە ئەتوانی هێزی پێشمەرگەت باش بکەیت هەنێ پارەی لەو ملیاردێرانە ئەو مەسولانە کە بوویانە چەکت بۆ پێشمەرگە شتێکت بۆ پیا بکردایە بۆچی داعش و تالەبانتان هەموو چەکێک پیا بکەن کە پارەیانە سەرچاوی داراییان هەیە بەناوەیەک پیاەکەن بۆچی ئێمە پەیامان نەکرد مەستەکەم ئەوەیە کە ئێمە 10 ساڵە لەوەی کە خۆمان بە چاکی یعنی بودجەیەکمان هەیە تا ڕادەیەک ئەوای ئێمە هەوڵمامدایە پاکی کورد لە ڤیکتیمەوە لە قوربانیەوە دەبکەین من لێرە نمونەی ئیسرائیلم باس کردووە لە زۆرکەوە کە دکتۆر شێزاد و هەنێک خۆنیە بە نمونەیەکی زۆر باشی نازانم ئیسرائیل کە پێشەوەی کە دروست بێ هەموو کاتێکەوانە قوربانی بوون هەموو کەسێک پاکتاویەکردن کوشتن هەجاری نەجارێک وەکو یەزیدیەکان کە مشکلەیەک بووە خەڵک دەسێنا بە شارێکا بە گەڕێکێکی جوولەکە لە رووسیا و لە پۆلۆنیا و لە چیک و لە ئەوانە ئەیانی کوشت ڤیکتیم بوون قوربانی بوون بەڵام لەو کاتەیە کە دەوڵەتیان هەیە لەو کاتەیە کە جێشیان هەیە لەو کاتەوە ناهێڵن ڤیکتیم بن هەمووشمان نەزانین ئەگەر فەڵەستینیەکانی یەک ئیسرائیلی بکوژن ئەوان سەتان لێ ئەکوژن مۆزوعەکەش لە مەسەلە سایکۆلۆجیەکەیە کە من کاتی خۆی ڤیکتیم بووم نەمەتوانی دیفاع لە خۆم بکەم بەڵام ئیتر لەمەودا نامەوێت ڤیکتیم بم وە قوبوڵیشی ناتم ئێمە ئێستا ڤیکتیمایزەرە تۆ ئەوەش لاینێکی ترەیە حەز ناکەم بچی لە ئەو مۆزوع لە هەنێ مەسەلەیە بەڵام ئەم سیاسەتەی بە ڤیکتیمکردن و بە ڤیکتیم فرۆشتنی کورد بەڕێی من لە سایکۆلۆجیەتی ئێمە زۆر جێگەیەکی زۆر خراپی هەیە من شانازی پێوە ناکەم من هەر لەبەرەوەی کە ئافرەتی یەزیدی ببرێ پێم خۆش نییە ئەمریکا بێت تەدەخل بکە لەبەرەوەی کەوایە ئەبای ئێمە دیفاعمان مناڵێم ئەمە چەندێکمانتوانی بەڵام تا ڕادێکی زۆر قسەمان لەسەرەوەی ئەمانتوانی لە کۆمەڵی ڕۆوە بەرگریمان زۆر زیاتر بێت نەبوونی ئەنجومەنێکی جەم و ئەنجومەنێکی ئابووری ئەوانە کلێنی سیاسیم ڕاستێکە یەکەم شەو کە داعش هاتن مەخموریان کرد لە بەریتانیا کۆمیتەیەکە پێڵەن کۆبرا کۆمیتی یەکسەر کۆبرا کۆمیتی دانیشتیان کرد ئەوە کۆبرا کۆمیتی لە ڕاستەکە هینە ئەنجومەنی جەنگە
پێکاتۆ لە ڕئیسی وزەرا لە دەستگا هەواڵگریەکان وەزیری دیفاع وەزیری ناوخۆ کۆمەڵێ وەزیرن کۆمەڵە خەڵکیرن کۆبنیان لەسەری کرد ئێمە شتێکی ئاوامان من ئەگەر نەیزانم ئەوە مەسەلەی نەشارەزایی بە کە ئێمە کۆمیتەیەکی ئاوامانە بەڵام ئێمە خەڵکێکی وەکو خەڵکێک ناتە پێشەوە لە یەکەم ڕۆژ و لە سێ ڕۆژی یەکەمان بڵێ ئێمە تووشی وەزعێکی ئاوا بوون و ئێمە هەوڵە دەین و کاری بۆکەین و نایڕن ئەمە پەرە بسێنێ ئەمە لە ڕووی نەبوونی ئەو ئەنجومەنەوە ئەمە ڕاستێکە ڕخنەی سیاسیە و لە جێ خۆیاتی سیستەمی سیاسی ئەمە لە واچە عیبی زۆر گەورە بێت لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە ئێمە شتێکی زۆر خراپمان هەیە کە لەواچێت کە ئێمە کۆمیتێکی بەڵێ ئەنجومەنێکی ئابووریمان هەبێت کار نەکات بەڵام ئێمە بۆ نمونە ئەنجومەنێکی هینە کۆمیتێکمان هەبوو بۆ بەرهێنان سەرۆکەکەی مهندسێک بوو کاکەرش محەرەمانە مهندس بوو ئابووری ناس بوو ئابووری ناس نەبوو لەبەرەوە ئەو شتانێکەوە بەرهێنان کران لە ڕاستەکەیە لە ڕووی مەسەلەی پێناسەوە پێناسێ ئابووری بەسەرا تەطبیق ناکرێت تۆ بێی زەوی بە بەلاش بدەیت و پارە لە خەڵک وەربگیرێ و خەڵکێک بێت خانوو دروست بکات و هەمووشە بڵێ بەڵێ تۆ هەموو شتێک بەو شێوێ بکە ئەمە وەبەرهێنان نییە من ئەم قسەم لە جێگەی تریشا کردووە کە ئەمە وەبەرهێنان نییە لە ڕاستەکە لە ڕاستەکە من هەروە بۆ خۆشی باسێکم یەکێک لەو سیستەمانەیە ئەو سیتیانەی کە ئێستا کە دروستکراوە لێکدانەوەیەکم بۆ کرد ئەمە لە خانوویەکە چەنە قازانجەکە لە خانوویەکە کە ئەیفرۆشێ $170,000 قازانجەکە کە خۆی بە $300,000 ئەیفرۆشێتەوە یعنی ئەم قازانجە بێمەعنایەیە ئەو 30 بلیۆنێرەکەی دروست کردووە ئەماش ڕێگە و شوێنی خۆی هەیە زۆر وردی بکەیتەوە خەڵکە گرێتەوە دەڵێ پێم نەگرێ باسی نەکەیت ئەو مەسەلەی ڕێژانەی کە کاکە من باسی کرد لە ئیکۆنۆمیک ئینتەلیجەنسەوە لە ڕاستەکە زۆر بە ئەو شتانەت هینن تەخمینین من تەسەورەکەم کە وابێ ئێمە مشکلی ئامارمان هەیە مشکلی دەستگای ئامارمان هەیە لە کوردستانە ئێمە ئاماری دقیقمان نییە ئینسان بتوانێت متمانەی پێ بەستەیە هەنێشتێ ئێمە بەدەمی باسەکەین ئیکۆنۆمیک ئینتەلیجەنس کە لە دەرەوەی هینا لە دەرەوەی کوردستانە عینی بە هەمان شێوەیە کە ئایەمە 10% GDP خۆمان بۆ پێشمەرگە بەکارهێنین بەڵام 10%مان بەکارهێنا بەڵام پێشمەرگە هیچی پێ نەکراوە نییە معنایە پارەکە بۆ پێشمەرگە نییە بە معنای ملیتری ئەکسپێنجرەکەی کە لە وڵاتیانی ترا هەیە یعنی ئەواگەنە وڵاتانەی کە ئیکەن کە کردیانە شتێکی تریانە دیفاعێکیان هەیە ئەو دیفاعش خەرجی لەسەرەکان ئەو کاتا توان شتی پێ بکەن ئێمە خەرجمان کردووە و خەرجەکەش خەڵکی تر زۆر باسیەکەن من نایزانم باسی هێزی پێشمەرگاکەن پێشمەرگەیە نەخێنوارە بۆ بە لیوا ئەنواعشکا معاشی هەیە 150 پێشمەرگە هەیە لە فلانە کۆمەڵێک ئەو شتانە هەیە ئەوانە لە ڕووی ئەسکەری لە ڕووی مەسەلەی بەڕێوەبردننی پارە و مەسەلەی گەندەڵیەوە مشکلەیەکی یەکجا زۆر گەورەمان هەیە کە هێزی پێشمەرگەشەگرێتەوە بە هەمان شێوە لە ڕووی مەسەلەی ڕاست و چەپی ئیکۆنۆمیکتیریەوە ئایا من لایەنگری چی لایەنێکم من لایەنگری کۆمەڵێک فکرۆتیریم لە ڕووی ئەوەی کە لە کوردستان هەیە کە بەڕای من حکوومەتی کوردستان فرە سەرچاوایی بکە حکوومەتی کوردستان ناتوانێت وەکو ستەیت ڕۆڵی گرنگ بگەڕێ لە گەشەکردنی ئابووریە من لەسەر ئەم مەسەلەیە سەمیناری ترم داوەتەوە پەیپەرم ڕسێرچم کردەوە لەسەر شتم بڵاوکە من بڕام هەیە لە وڵاتانی ئەگەر سەر ئەزمموی وڵاتانی ترا بڕۆینەوە کە من لەسەریان لێکۆڕینەوەکەم هەموو وڵاتانەی کە دواکەوتوو بوون گەشەکردنی ئابووریان کردووە دەوڵەت نەخشێکی زۆر تایبەتیە بۆ لە گەشەکردنی ئابووری ئەو چوارچێوەیە لە چوارچێوەی نیو کلاسیکل ئیکۆنۆمیکسا نیە بە هیچ جێگەی نابێتەوە بەڵام قوتابخانەیەکی تایبەتە ئەوەی کە پێڵن دیڤەلۆپمنتال ستەیت جێگەی خۆی هەیە و تەجروبەیەکەیە و لێکۆڵینەوەیەکی زۆری لەسەرکەوە من تەواوی بڕام قەنەعەتم هەیە کە پێشکەوتنی ئابووری پێویستەکە ببێ بۆی عەدالەتی کۆمەڵایەتیە بێ لە دواکەوتنی ئابووریە ناکرێت ئەو پێشکەوتنی ئابووریەش دەوڵەت دەتوانێت دەوری تیا هەبێ کاک ساحب باسیەکەوتی هەر ئینوانەکە خۆی غەڵەتە ڕاستەکە ڕاستەکەی من ئینوانەکە ئەزارم کە شتێک نییە کە بڵێ ئابووری جەنگ باسشم کرد کە شتێک نییە بە ناوی ئابووری جەنگەوە
من باسی ئەوم کرد بەڵام لەبەرەوەی من بەڕاشکاوی ئەڵێم داوام لێکرا شتێکی ئاوا ئامادە بکەم مۆزوعەکە ئاوا بێ من خۆم ئەزانم وسێژم کردووە لەسەر مەسەلانەش ڕاستەکە لەسەر ملیتری ئەکسپەنچەر من لێکۆڵینەوەم کردەوە و پەبلیکیشنەوە کتێبمێ لەسەر مەسەر ئەزانم نییە بەڵام من تعریفەکەیم کرد پێناسەکەیم کرد کە ئابووری جەنگ لە ڕاستی ئابووری کتابەت نییە بەناوی جەنگەوە ئەوە 100% ئەوە من لەگەڵ کاک ساحیبە کە ئێمە باسی کێشە ئابوووریەکانمان کرد بەڵام باسی کێشەی ئابووری جەنگمان نەکرد بەڵام من مەبەستم لە مەسەلەیە کێشەکە ئابوووریەکان وای کرد کە ئێمە لە کاتێکی قەیرانی ئەوە بەرگریمان زۆر لاواز بوو ئەگەر ئەمریکا نەبووان ئێمە وەزمان زۆر شەڵ بوو لەسەر ئەوەی کە ئایا بە باشە بۆمان گەڕایەوە من زۆر خۆزگە ئەخوازم یەک ژنی یەزیدی نەبرایە بەڵام بە باشەش بۆمان نەگەڕایەوە دوایە ئەمە مەسەلەی خۆزگەشتی ئینسانیە ئەمە شتی ئینسانیە کە باسیەکەم بە باشە من ئەو شتە بە باشە ڕاستە شتێکەیە ئێستاکە ئێمەتوان پشتی ببەستێن ئەوەی کە باسم کرد بەڵام ڕاستەکەی باشەیەکی زۆر خراپە زۆر خراپە بەخۆم خەیدا شوێنی ئەو ماڵە یەزیدی و ئەو خەڵکانەی کە ئاوارە بوون و بێماڵ بوون و کە کچ و دایکیان کە براوە کە نازانن ئەو کاتە قەت باسی باشەمان ناکرد. شێوازی باج مەسەلەی سیستەمی باج لە ڕاستێکەیە سیستەمی باج سیستەمێکی ئەوەی کە بەگنجی بەم فلات نییە کە تۆ بێ بڵێ 10% هەموو کەسێک بیدات و 50% هەموو کەسێک بدات و 40% تاکس لە هەموو سیستەمی تاکس لە ئەوروپا سیستەمێکی ئەوەی کە پێ ئەڵێن پرۆگرێسیڤ تاکسیشن سیستەم پرۆگرێسیڤ پێڵێن لێرە عەرەبی یەکێک بڵێن تەدەڕوجی نسبی تەدەڕوجی یەکێک کە بۆ نمونە تەنها ئەوە نەداهاتەیە کە بتوانێت پێی بژی تاکسی لێ ناسێنی تاکس لە بەریتانیا هەتا حدودێک ئەسڵ یەک فلسێک تاکس نادێت ئەو کەسێک کە تاکسەدا مقدارێک تاکسەدا مقدارێکی کەمە ئەوەی کە زۆر زیادە بێ زیاتری لێسێنی توانێت بەبڕێی من تاکسیشن سیستەم لە کوردستانە دروست بێ لەبەرەوەی ئەمە خاناییمان نییە لەڵام تاکسیشن سیستەمە و دیعاە و قسەی زۆر خەپش لەبارەیەوە کرێ ئێمە هەر لە کۆنەوە مەسەلەی کەوتت باجی ینی شتێکی زۆر خاپ لە کوردستان هەم حکوومەتی عوسمانلی و حکوومەتی عەباسی و فڵانەواناتون باجان باجی سەرانیان وەرگتۆ باجی فڵانێنگامووی هینێکی سمعەیەکی زۆر خراپەیە ئەکرێ ئەمە ئیشی لەسەر بکرێ وە چاکیش بکرێ من مەبەستمەوەی نەبێتەوەی کە تۆ 140 لێبسێنی من لە بەریتانیا 140 تاکسمەدا ئەتوانی زیاتر بن ئێستاکە لە وڵاتە ئەوروپیەکانە لە کاتی ئەم قەیرانی ئابووریە داراییە بە تایبەتی لە فەرەنساوانەیە وڵات هێنایان کردیانەوەی تۆ ئەگەر بێت و 50 ملیۆن یورۆ قازانج بکەیت باجەکەی 175 یعنی بەرجیان کردەوە بۆ 75 وایە ئەمە تۆ توانی پرۆگرێسیڤ تاکسیشن سیستەمێک دروست بکەیت یعنی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی زانستەکەەوە هیچ دلیلێک و هیچ ئیسپاتێک نییە کە تاکسیشن سیستەم عەدالەتی کۆمەڵایەتی هێنابێتە ئارەوە نییە من لەسەرمە ئاگادارم شتم خوێندێتەوە بەڵام تاکسیشن سیستەم کۆمەڵێک شتی تر دروستەکە یەکێکیان ئەوەیە ئەو مەسەلەی ئینتما مەسەلەی ئینتما دروستەکە مەسەلەی مواتەنە دروستەکە و پەیوەندیە لەگەڵ دیموکراسیە ئەوە دروستەکە ئەمریکا مەسەلەی ئەوەی کە تۆ ئێمە وڵاتێکی زۆر گەندەڵمانەیە و هەموو کەسێک ئەو کاتە تاکسەکەی خۆی هەمووی ئەشارێتەوە و نایدا و ئێستاکە باسی ئاکاڵێ باشە بن ئەوانە خۆیان هەموو پارەکە ئەخۆن بۆچی سەری بدەم ئەو پارەیان هەمووی تەخشان و پەخشان کردەوە من نازانم چی لێ هاتن بۆچی باز بدەم ئەمانە هەمووی پرسیاری وەجیهن پرسیاری شەرعین لە جێگەی خۆیەتی بەڵام ئێمە سەرڕای ئەمانە ئێمە پێویستەکە ئیش لە سەرمانە بکەین ئەمانە بەڕێی من حکوومەتی کوردستان پێویستەکە ئیش لە سەر بکە پرۆگرێسیڤ تاکسەکە پێویستەکە بە شێوەیەکی وا دروست بکرێکە لە ماوەی 10 ساڵە 30 بلیۆنێر دروست نەبێت ئەو کەسێک کە بلیۆنێرە هینی هەیە دخلی چنده هیچ دخلی کس دیار نیست سیستمی بانکی هیا با میلیون وردی مانگانه بس کریه کن هموش بد دوره بسیار کرد هیچ مسافری پاره لام دنیا استاش پاره لام دنیا ئەمانە من لە سەرتاوە باسی ئەوم کردوتم ئەم شتانە هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە هیچیان لەوانی تر پێشکەوتت نییە وتم ئێمە سیستەمی بانکیمان نییە
ئەم ستەمی ئەم هەموو فرەمەعاشیە هەیە فرەپیاوی هەیە فرەفڵانی هەیە ئەوانە هەیە ئەوانە هەمووی ڕاستن بەڵام من 10 ساڵ بە لە ئێستاکە کە باسی ئەم مۆزوع ئەم کەوتیان بابە خۆما ئەوروپا نییە باش ئەوروپا نییە بەڵام معنای ئەوە نییە ملەتی ئێمە شایانی ئەوە نیە سیستەمێکی ئینسانی معقولی تا دروست بکەیت 10 ساڵ بە لە ئێستا شتێک دروست بکای ئێستاکەی مە زۆر باشترە بووین بەڵام ئێستش ئەتوانین دروستی بکەین من نازانم قسە ئەگەیتە چێ بەڵێ government sale tax نەک باجی وەرگرن باجی کڕی کە ئەوە دەکڕی پێڵن VAT لە بەریتانیا پێڵن value added tax VAT لەسەر کۆمەڵە شت هەیە دروستیان کرد لە پێشان نەبوو ڕاستەکە لە کاتی کۆنسەرڤەتیڤەوانە هاتن VATیان دروست کرد 7.9% لەسەر ئەو شتانەی کە زۆر بە ضروری حساب ناکرێت مرد نییە کەمالیت پێ زۆر شت هەیە کەمالیات نییە هەیە لە خەدەمات چێ تۆ ئەڕۆیتە مەتابێت من زۆرم ورد نەکردوێتەوە بەڵام پێزانم بۆ نمونە داوای دەرمان لەسەری نییە پێداویستی و کەرەسەی مناڵ لەسەری نییە کە هی هەنێک خوێندن و فێربوون و ئەوانەی کە زۆر شتی یعنی شتری بەکارهێن بۆ پێشکەوتنی کۆمەڵاتیوانیان لەسەر نییە قازانجی کەمێ بچووکی بکەمەوە دروستکردنی چەک کە باسی لەسەر کە ئەمە ڕەنگەیە قازانجی زۆر هەبێ ڕاستە وڵاتانی کۆمەڵی وڵات هەیە قازانجێکی زۆرەکەن لەسەر ئەمە چەکێکی زۆر ئەفرۆشن لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی ئینسانیەوە ئەمانە جێگەی پرسیارن تۆ سعودیە 40 ساڵە 50 ساڵە چەکە کڕێ لە زۆر کاتە لە هەفتاکان هەشتاکانە سعودیە تارەی زیاتر بوو لەوەی کە هینی هەبێ پایلەتی هەبێت لە بۆ چی کڕێ ئەم مەسەلەکە شتێکی ترێ سیاسەتێکی تر هەیە لە پشتەوە کە ساغکرێتەوە من حەز ناکەم بڕۆمە ئەو شتانەکە ئایا تۆ باشە بتێ یانت دێ بەڵام ئەوەی کە ئیزانین ئێمە پێویستەکە چەکپانەوێ بۆی دیفاع بکەین لە خۆبان لە کوێوە دێت بەڕاستەکەی مەسەلەی ئەوەی کە چۆن سەرچاوە دروست دەکرێت و سەرچاوە زیاد دەکرێت ئەوانە من ناتوانم یاری هەمووی باس کەم بەڵام ئەوانە شایانی ئیش لەسەرکردنە ئەمانە ئێمە شتێک ڕوویدا ئەو شتە ڕوویدا ڕاستە ڕەنگە سیاست مەدارەکانی ئێمە یا بڕیاردەرەکانمان عیبەکانمان زۆر باشتر بزانن ئێمە وەکو پەبلیک نەمانزانی بێ بەڵام شتێک ڕوویدا ئێمەی هەمووی هەژان ئینگلیز پێڵێ ئەوەیکینین کۆڵ ینی بەخەبەری هێناینەوە ئێمە بەخەبەر هاتینەوە کە سیستەمی عەسکەریمان ناتوانێت دیفاعمان لێ بکە سیستەمی داراییمان هی بانک و هی پارە نیمانە ببرن سیستەمی ئابووریمان ئەو ملاوازەیە ئێستاکە ئێمە ئەگەر بیر لە خۆمان بکەینەوە لە ڕاستەکەیە ئێمە لەو مستەوایە نەبووین کە ئێمە خۆمان وا پیشاندا کە ئەبین بە دەوڵەتێکی سەربەخۆ ئێمە ئەمە ئەوەیکینین کۆڵ بوو ئێمە بۆمان دروست بوو لەبەرەوە من بەڕێی من ئەمانە پێویستەکە هەمووی کاری لەسەر بکرێ پێویستی بە کۆمیشن هەیە پێویستی بە خەڵکە ئەمە شتێکەیە سەلمێنرا خەڵکانی خۆمانەوەی کە بڕاردەن بەخۆیان ناکرێت پێویستەکە خەڵکی تر بیان بیکە مەستمەوە نییە کە برادەرە بگۆڕێت بڕوە هەرچەنێ لە وڵاتانی ترا کە ئەزمەیەکی ئاوا شتێکی ئاوان دروست ببێ کابرەتە ئیسقالا کاڵێ ئەمە شکست بووە من مەسئولم لە شکستەکە من وازە هێنم مەسئولیەتەکە لەگەم شکستەکەی منە من ئەوە ناڵم بەڵام ئەڵێم کاکە گیان تۆ خۆت ئەم مۆزوعەت پێ نەکرا یا هەستت پێ نەکرد داوای لێبوردنەکەم ڕەنگەیە سپۆریت نەبوو بێ عەقڵت پێی نەشکا بەڵام پێویستەکە بکرێ پێویستەکە ئیش لەسەرکرد من ئەمانە بەڕێی من هەمویان پێویستەکە ئیشیان لەسەر بکرێ و کاریان ئایان لێسەر بکرێ ئەمە مەسەلەی ئەوەی کە هینم کرد ئایا مەسەلەی چەک بۆ ئایا تەنها بۆ بەرگریە بۆی کە تۆ بڕۆی هەڕەشەت لەسەر بێ چەک بۆ شتێکی تر بەکارهێنرێ لە ڕاستێکە پێڵەن بەنگلیزی پێڵەن دیتێرنت ینی ترساندن تۆ چەکت هەیە لەبەرەی خەڵک شەڕت پێ نەفرۆشێ ڕادە ئەوەی ڕادی بن خەڵک چەکی هەیە بۆی کە شەڕی پێ نەفرۆشێ ئیسرائیل بۆمبی ئەتۆمی هەیە هەیەتی بناغەی ئەو هینا ئەو بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمیە لە کاتی بنگۆریان دروستکرا
لە 48ەوە دەستی پێ کرد عیلاقەش لەگەڵ فەڕەنسا بوو لەگەڵ وڵاتی ترانە بوو ئەمان بۆ دیتێرن بەکارێنن دروستیان کرد و بۆ شتێک واگەدا چونکە من لەما ئیشم لەسەر کردەوە لە بینیمە ئەو کاتە بنگۆریان کە بناغەکەی کە دروست کرد تەنانەت بە پەرلەمانی ئەوەی نەوت شاردەوە بۆ چەند ساڵ لە کنێسەتی ئەوێ شارڕایەوە دوای ئەوە دروستیان کرد کە گەورەتر بووە زانیان تەمینەکان ئەداتێ ئیعلانیان کرد لەبەرە چاک لایەنی دیتێرنتی هەیە باشترین وڵات بۆ نمونە بۆ ئەمە سویسرایە کە جێشێکی زۆر محتەریفی هەیە بەڵام 500 ساڵشە سویسرا لە شەڕانە بوو هەیەی لەبەرەوە ئێمە پێویستمان بەمە هەبوو پێویستمان بوو هێزی پێشمەرگە ڕێک بخەینەوە ئەگەر بێت و خەتەری شەڕش لەگەڵ سەرمان نەبوایە بەڕێی من پێویستەکە ئیشمان لەسەر ئەمە تا ڕادەیەک بکرایە باسی ئابووری کوردستان و دراوەکەم کرد ئەم دکتۆر عوسمان باسی سیستەمی داهات و گەندەڵی لە ڕووی گەندەڵیەوە چی بکرێ وەڵا هیچ جوابێکم نییە هیچ جوابێکم نییە بەڵام ئایا تۆ ئەکرێ داهاتی عێراق مەسەلەی بودجێ عێراق بە قانونی دەولی بیکەی بەڕێی من شارەزانیم بام قانونی دەولی چۆن توانێت لە وڵاتێکی سەربەخوا سۆڤرن نشن بێت بڵێتە خێتۆ ئەبێ پارەوا خەرج بکەیت و پارەوا خەرج نەکەیت ڕاستە ئێمە شتێکی وا هەبوو ئەو شتە لە ڕاستێکە ئەو سنووقا بوو بەڵام خۆمان ئەزانین حتاکو ئەمریکا بوو کاری کرد ئەمریکای لێ دەرچوو کاری نەکرد لەگەڵ تۆ ناتوانانی بە قانون وڵاتێکی تر ببەستیتەوە لەو ڕۆ ئەبێ شتێکی تر هەبێت کە بکرێت لەبەرەوە ئەو یعنی وەڵامی ئەو پرسیارەکە قانونی دەولی ناتوانێت شتی وڵاتی تر ڕێک بخات لە دەرەوە ئیلا ئەوەیە کە مەسەلەی تعدای قانونی ڤایۆلیشنی ستەیتی تا دروستە بێ ئەوە ئەمریکا کردی کە لێرە بوو ئەمریکای لێ دەرچوو نەکرا ئێمە بەڕێوەبردننی ئابووریمان هەبووە یاوەتانە پلانمان هەبووە یەک شتێک من بەخۆم ناڵێم ئابووری ناس چونکە وشەی ئابووری ناس و لە ئیکۆنۆمیست جیاوازیەکانە یەکێ کە بڵێ ئابووری ناسی ینی هەموو ئابووریە ناسێ ئەزانێ من خۆممان نازانەوە با من اقتصادم خوێندەوە لە ڕووی اقتصادەوە لە ڕاستەکە ئەوەمان بەدەکرد کە ئێمە پلان هیچ پلانێکمان نییە ئێمە زۆر بەداخەوە وەکو بانکەکانمان هات بانکەکانمان چییە؟ بانکەکانمان بانک نین لە ڕاستە بانکانی ئێمە سەرافن پارە دێتە حکوومەتەوە ئەچێت و معاشە دەنۆفلانە سیستەمی بانکی کارکردنی بانکیمان نییە لە وڵاتێکە ئینترەسڕیت نەبێت ناتوانانی بڵێ سیستەمی بانکیە من لەسەر ئەمە کارم کردووە و ئیشتم لەسەرکەوە سەمینارشم لەسەردا پێی ئەچێ خوا پێم نەگرێ حکوومەتەکەماش عینی ئەوا ئیشی سەرافی کرد یعنی ئەوەی پارەی لە حکوومەتی عێراق وەرگرت هێنای ئێمە من هیوادارم ئێمە احتیاتمان نەبووە پلانمان نەبوو بۆ ڕۆژێکی ڕەش کارمان نەکەوە لەسەرەوەی کە ئێمە ئەگەر خۆمان بین چیەکەین حکوومەتەکەمان حکوومەتی وەکو سەرافی کرد لە ڕاستیەکە پلانی ئابووریمان سەرافەکەی لەو ڕۆ کردی زۆربەی بجەکەمان ئێمە هەر ڕۆژ تەوزیعمان کرد لەسەر خەڵکی بە معاش کردمان هیچی نەمایە بۆ شتێکی تری پێ بکردنیا ڕێژەیەکی زۆر کەمێ من نەمەزانی زۆر سوپاس بۆ کاکەسە کە 84 لە سپاش تا 5 سای بۆ معاشڕی یعنی باخەکەی مایەوە زۆر کەم بۆی تەشغیلی هەر هەمووی ئیتر تەشغیلەکە لە ڕاستەکە بەڵێ ترەوە هەموو شتەکان تۆ بۆ مەسەلەی ئەوە بەرهێنان دروستکردنی ژەفەرمانە ئێمە شتێکی بۆ وڵاتێکی گەشە نەکردی وەکو ئێمە پێویستمان بە هەوڵ و هیمەتێکی زۆر زیاترە بوو ئەبایە بەشێکی زۆرمان تەرخان کردێ بۆ ئەوانە و باید کارمان زۆر زیاتر لەسەری بکرێ هەموو کەسێک ئەزانێ وەزیری پلاندانان ئێمە تەبیبە و سەرۆکی دەستەی ئاماریش ئێستاکە مهندسە زۆر زۆر سپاس.